میهرەبان سڵاوی خی گەورەتان لە بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵیندا بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە خزمەتی ئەوەی عزیز شاد دەبینەوە بە ئومێدەی کە ئەمڕۆ تەواوی ڕۆژەکانتان پڕ بێ لە خێر و بەرەکەت و خۆشی و تەندروستی و کامەرانین و لە کەشوهەوای پاییزە کەستان نەخۆش نەبن هەمووتان خاوەنی تەندروستێکی زۆر باش بن عزیزان. ئەمڕۆژ بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بڕگە بابەتمان بۆ ئامادەکردبوون بۆ هیوایە کە جێگای سوودی ئێوەی بەڕێز بەخۆشتانە. سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوا دەخوازن کە بەختەوەر بن و ئارامی لە نێو ماڵەکانتاندا بن ئینشاءڵڵا. ئازان وەک هەمیشە هەکبەی پەیامی ڕۆژ کۆمەڵێک پرگ و بابەتی جوانی تێدایە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەشتان دەکەین لا چەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین زانین چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت مامۆستایان چۆن کۆششیان لەگەڵدا ئەنجام دەدەن و تاقیکردنەوەکان چۆن ئەنجام دەدرێت وهروەها ئەو قوتابیانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە قوتابخانەکان چۆن وەردەگیرێت کۆمەڵێک ڕێنمایی دیکەش باز دەکەین بۆ دایکان و باوکان کە لە ماڵەوە گەر قوتابیکی خاوەن پێداویستی تایبەتیان هەبێت لەو تەورەیەماندا بەگشتی باز لەوە دەکەین وەروەها لە تەوری سەیمە بەرنامەکەشماندا باز لە مەترسیەکانی سوخۆری دەکەین لەسەر کۆمەڵگا کە ئەمە بابەتێکە لەوانەیە هەندێک کەس بەهۆی نەشارەزای و ئاگاداری نەبێتەوە گرنگە بزانین بەبەست چییە لە سوو و ڕیبا و لە کۆمەڵگادا چۆن سێر دەکەوت و ئاینی پیرۆزی چۆن باسی لەو بابەتە کردو و کۆمەڵی ڕێنمایی دیکە لەو تەورەیەماندا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین تاوە ئەوەی کە هەموو لایەکمان ئاگادار بین نەکەوینە ئەو بابەتە و کە پێم وابێ بابەتێکی حرام و ڕێگە پێدراونی لاینی پیرۆزی ئیسلامدا. بەڵێ کاک دانیار ئەوەی دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە سوو خواردن و ڕێبا یەکێکە لە تاوانە هەرێک گەورەکان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ناساندوێتی کە خوا پەنا بە ئەمە شەڕکردنە لەگەڵ خوای گەورەیە سوو خواردنەوە هەر لەمەوە لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە قسەکەین لەسەر ئەو کارتێکەر و پاڵنەرە کۆمەڵایەتیانەی کە ئینسان هانەدا بەرەو تاوانکردن یاخود ئەو کارتێکەرە کۆمەڵایەتیانە کامان کەواکانەوە کۆمەڵگایە تاوان زێبێەوە ئێمە ئەو جیاوازە کۆمەڵایەتیانی کە هەمان ناو تاکەکانی کۆمەڵگایە چێ لە ڕووی مادیەوە بێ لە ڕووی ئاستی کۆمەڵایەتیەوە بێ یاخود لە جیاوازی شوێنی نیشتە جێبوونیانە بێ لە شارەکانە لە لادێکانە یاخود ئەو کەسانی کە تەمەنێکی جیاوازیانەیە گەنج پیر ئەمانەیە بزانین ئەم جیاوازێک کۆمەڵایەتیانە تا چەنە کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی تاوانەکان و زۆربوون کەمبوونەوەی تاوانەکان میوانێکی بەڕێز لەگەڵمانە بێتە گفتوگوێ لەگەڵان. بەڵێ سەنا زۆرێک لەو تاوانانەی کە ئەنجام دەدرێت بەڕاستی بەشێکیان تاوانکار یاخود تاوانبار کە هەڵدەسێت بە ئەنجامدانی و تاوانە هۆشیاری یاسایی نییە یعنی ئەگەر بیر بکاتەوە کە یاسا ئەو سزا گەورەی بۆ داناوە ئیدی پەنا ناباتە بەرەوەی کە تاوانێکی گەورە ئەنجامدا بە تایبەتی تاوانی کوشتن کە بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەدا ڕۆژ بە دوای ڕۆژ بووی لە زیادبوون کردووە بزانین ئەو پاڵنەرانە چین وە سزاکان چین بۆ کەسانی کە تاوان ئەنجام دەدەن وەروها کۆمەڵێک بابەتی یاسایی دیکە لەو تەورەیەماندا پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین زانین گۆڕانکاریەکانی کەشوهەوای ئەمڕۆ چۆنچۆنیە کە پێم وابێ دەمشەو کەمێک بارانێک باریەوە ئینشاءڵڵا خێر و بەرەکەت دەبێت بۆ هەموو لایەکی هەرێمی کوردستان پێکەوەبینەری کەشوهەوا دەبێت.
بەڵا زان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەنامەکەماندا باس لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو قوتابیانەی کە خاوەن پێداویستی تایبەتن زانی چۆن ڕاهێنانیان پێ دەکرێت و مامۆستاکان چۆن کۆشش و ئەو بابەتانی کە پێویست لەوانەوتنەوەدا پێشکەش بە خاوەن پێداویستی تایبەتیان دەکەن وەروها ڕۆڵی دایکان و باوکان خێزانەکان چیەگە لە ماڵەوە خاوەن پێداویستێکی تایبەتیان هەموو چۆن ئاگاداریان بن لە بابەتی خوێندن و کۆششکردن گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ مامۆستا شاخەوان فەتاح ڕاهێنەری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت مامۆستاگیان زۆر بەخێر مامۆستا دەزانین کە لەوانەیە لە هەندێک بابەتدا خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتی ئێمەدا ینی مافەکانی وەکو خۆی پێ نەدرێت لە بابەتی خوێندنا چۆن چۆنیە و قوتابی چۆن مافی خوێندنی پێ دەدرێت دەگەر خاوەن پێداویستی تایبەت بێت. پێشەکی دەستخۆشیتان لێکم سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتی ئێمەیە چینێکی بەڕاستی بەژمەینەتن لە وڵاتی خۆمانە ئەتوانین بڵێن گرفتیان هەیە بۆ خودی خۆیان و گرفتیان هەیە بۆ چواردەوری خۆیان و بێگومان لە ناوەندەکانی خوێندنیشە ئەتوانین بڵێن بێگرفت نین. گرفتەکان بەڕاستی ئێمە بمانێت دەستنیشانیکەین بەڕاستی زۆر و زەبەندن خۆی لێ گرفتانە بینێتەوە کۆمبڵە گرفتی زۆرە. ئەوەی ئێستا گرفتی بۆ ئێمە دروست کردبێت لە ناوەندەکانی خوێندندا بەڕاستی ئەگەڕێینەوە بۆ ئەوەی کە لە زۆربەی قوتابخانەکانی ئێمە تا ئێستا مناڵی خاوەن پێداویستی تایبەت وەرناگیرێت. ئەیبێ بۆ کۆمەڵی قوتابخانە ئەم مناڵە بۆ سەرەتایی دەستپێکی خوێندنی لە قوتابخانەکانە ئەمە گەورەترین گرفتی تا ئێستا بۆ ئێمە دروست کردووە. ئەتوانین بڵێن کۆسپێکی گەورەیە بەڕاستی ئیشی بەڕاستی وەزارەتی پەروەردەیە ئەم گرفتە بەڕاستی بڕێنێتەوە خۆشبەختانە ئەتوانین بڵێن ئیشی لەسەر کراوە بەڵام ئیشی زۆرتر و ئیشی باشتریشی ئەوێت. باشە بە گوێرەی ئەو کەمەندامی کە لە جستەیدا هەیە ینی هیچ ئەوە ڕەچاو ناکرێت بۆ لەوانەیە کەسێکە بێت زۆر بۆ شێوازش نەبێت ینی لەوانەیە بەس پێویستی بەوە بەسەر ئەربانەیەکە بۆ نمونە بڕاتە قوتابخان لە پۆلاوەکو قوتابیەکانی دیکە ئامادە بێت ئەمە چ گرفتی دروستەکە بۆ قوتابخانەکە؟ ئێمە بەڕاستی بە جۆرەی گرفتەکان زۆر جار گرفتەکان ڕەفتارین زۆر جار جەستەین زۆر جار بە ئەتوانین بڵێن هەستین ئەم گرفتانە خۆی نابینێتەوە لێ گرفتە و بە جۆرەی زۆری گرفتەکەش بەڕاستی ئێمە مامەڵەی لەگەڵ ئاکەین. گرفتەکان بینی لە پێشچوی خۆمان بەڕاستی بە شێوازێکی زانستی و ئەکادیمی ئیشی لەگەڵاکەین و مامەڵەی لەگەڵاکەین گرفتمان هەیە هەم شەبەنگی ئۆتیزم گرفتی ئەیدیئێزیمان هەیە فرەجوڵە و کەمی تەرکیزمان هەیە و گرفتمان هەیە مەسەلەی قورسایی فێربوون گرفتمان هەیە مەسەلەی زەحمەتی فێربوون و گرفتمان هەیە مەسەلەی کەمبینایی و کەمبیست. ئەگەر بمانێ مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیەکەین و بە شێوازێکی زانستی ئەبێ بە جۆرەی خودی ئاستەکانیان مامەڵەیان لەگەڵا بکەین. بۆ نمونە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەیە کاتێک کە مامەڵەی لەگەڵا ئەەکەی ئەبێ ئەو جۆرە گرفتە بێ بە جۆری ئەخودی ئاستەکەی ئاسی سوکمان هەیە ئاسی مامناوەندمان هەیە ئاسی توندمان هەیە ئاسی زۆر توندمان هەیە. بەڵام ئەوانەی کە ئێمە مامەڵەی لەگەڵا ئەەکەین لە قوتابخانەکانە ئاسە سوکەکان و ئاسە مامناوەندەکان بۆ لەبەروێ ئەم ئاسانە ئەتوانن توانای فێربوونیان هەیە ومێدێکی ئەمانە بتوانن ئیشیان لەگەڵا بکرێ بۆ ئامانجە پەروەردەکان لەمانەدا بەردەسەبێ بتوانین ئیشی لەگەڵا بکەین کۆمەڵە دەستکەوتی باش هەبێ بۆ ئەم مناڵانە و ئیشکردنەکان لەلایەنی ڕەفتاریەوە ئیشیان لەگەڵا ئەەکەین و لەلایەنی کۆمەڵایەتی و ئیشیان لەگەڵا ئەەکەین و لەلایەنی دەرونیەوە و لەلایەنی جەستەییش و ئیشیان لەگەڵا ئەەکەین لەلایەنی بۆ مەسەلەی بەدیهێنانی ئاماژە پەروەردەیەکان و مەسەلەی فێربوونێکی باش و تەندروست بۆ ئەو مناڵانە لە ناوەندەکانی خوێندندا. مامۆستا شاخەوان ئەگەر خێزانێک خاوەنی منداڵێکی پێداویستی تایبەت بێت بێباتە قوتابخانەیەکی ئاسایی وەرنەگیرێ ئایا قوتابخانێکی تایبەت هەیە تایبەت بەم جۆرە مناڵانە مامۆستای لە ئێستادا سپاس دەکەم یانی پرسەرێکی باشە لە ئێستاە بەڵام ئێستا بڕیارێکی باش خۆشبەختانە لە وەزارەتی پەروەردە و دەرچووە هەموو ناوەندێکی خوێندن هەموو قوتابخانەیەک بەپێی ئەو بڕیارە ئەبێ هەز مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت توانای فێربوونی هەبێ لە ناوەندێکی خوێندنە لە قوتابخانەیەکە ئەو قوتابخانەیە ملزمە بەپێی ئەو بڕیاری کە لە وەزارەتی پەروەردەوە دەرچووە ئەو مناڵە لەو ناوەندی خوێندنەیە وەرگیریە بەڵام ئەمیش بەچی بە کتاب یاخود بە جۆری دەستنیشانکردنی حاڵەتی ئەو مناڵە بۆی ئایا بزانین ئەو مناڵە گونجاوە بۆی لە قوتابخانەیە داوام بکە یاخود گونجاوە بۆی لە سەنتەرێکی مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە داوام بکات. زۆر باش مامۆستا ئەگەر هاوکارانمان هاوکار بن ئەو دیمەنانەی کە بەڕێستان لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتدا
لەسەر شاشەش دەبینین ینی ئێوە بۆم شێوازە مامەڵیان لەگەڵدا دەکەن کاتێکە دێنێ قوتابخانەکە بێ خۆتان هەر لە بیدایەتەوە لەگەڵیان نابن و تا چەند گرنگە ئەو مامۆستای و ڕاهێنەرە پێش هەموو شتێک گونجاندنی لانی دەرونی لەگەڵ ئەو قوتابێدا ئەنجام دەتاوەکو باشتر ئەو بابەتانە ئەو خوێندنەی کە هەیەی وەری بگرێت. من لێرە دەستخۆشی لە قوتابخانەکەی خۆمەکەم بەڕاستی هەم بە وەکو بەڕێوەبەر هەم وەکو یاریدەدەر هەم وەکو ستافی ئیدارە هەم وەکو مامۆستا بەڕێزەکان بەڕاستی لەو کاتانی کە خۆم ئیشم لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە کردوێ لە ناوەندەکانی خوێندنە بەڕاستی ئەمان دەستبار و هاوکار بوونە بۆ من و توانیوێنە کۆمەڵێکی کێشە و گیر و گرفت و ئاسنگی زۆر لەسەر ئەو منداڵانە بڕێوێنەوە. بەڕاستی ئێمە کاتێکە بەیانیان مناڵانە داخلی ناو قوتابخانە ئەبن لە بەیانی و لەگەڵیانیان هەتاوەکو نیۆڕۆ وەکو مامۆسایەک وەکو ڕاهێنەری وەکو مامۆسای دووەم لە ژووی سەرچاوەکان لە پۆلە لەگەڵ ئەو مناڵانەی ئابین ئیش لەگەڵ ئەو مناڵانەیەکەن لە سەرەتای دەستی لەوانەی یەکەمەوە کاتی ئەو مناڵان داخلی ناو قوتابخانە بن ئێمە بێ بزانین ئایا چوونەتە پۆلی خۆیانەوە ئایا حزور ئامادەبوونیان هەبوو ئەگە حزوریان نەبوو بێ ئامادەبوونیان نەبووە چۆن پەیوەندی بە دایک و باوکیانەکەین بۆ بزانین ئەم مناڵانە هاتون بە قوتابخانەیە خود نەهاتون و خودی هاتنەکەشی ئەم مناڵانە بەردەوام ئێمە لەژێر چاودێری و متابعەیە بن ئەم مناڵانە ناکرێت ئێمە پشتگوێیان خەین کاتێک بۆ نمونە ئەم مناڵە لە کاتی خوێندنەوە لە پۆلەکە دانیشتووە یاخود بۆن لە کاتی فرسەیەکە ئەچێتە دەرەوە کاتی حانوت تا کاتی هەموو پێداویستە زەرورەکانی لە ناو قوتابخانەیە لە کاتێکە وەرزشەکە ئێمە چالاکی زۆریان پێ ئەنجام دەین بۆ نمونە ئەو مناڵانەی کە تا ئێستا نەیانتوانێت لایەنی کۆمەڵاتیان بەهێز بێنە نەیانتوانێت پەیوەندی و عیلاقە دروستکەن لەگەڵ شواردەوری خۆیانە لەگەڵ هاوڕێکانی خۆیانە لەگەڵ دەرەوەی خۆیانە ئێمە ئیشمان لەگەڵا کردوون بۆ نمونە چۆن ئەم مناڵە لایەنی دەرونی بیڕەوێنینەوە بۆ ئەوی بتوانین چۆن لەگەڵ مناڵە ئاسایەکانە بتوانین ئەو شتانی ئەو یاریانە یاخود ئەو ئیشانەی کە مناڵی ئاسایی ئەیکا ئەمانیش بتوانن لەگەڵ مناڵ ئاسایەکانە دەسی بنێ بۆ نمونە ئێمە ئەتوانین ڕۆڵیان بینی ڕۆڵی حەکەمیان بینی ینی ناوبژیوانیان بین لە کاتی یاریکردن لە قوتابخانەیە بۆ نمونە کۆمەڵش مناڵ هاوڕێکانیمان ڕاست باردۆ چۆن بتوانن کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵا بکەن بتوانن ئێمە لیان نزیکەینەوە لایەنی کۆمەڵاتیان بەهێز بێ بۆ تەئسیر و کاریگەری هەبێ لەسەر مەسەلەی لایەنەکانی تر وەکو لایەنی دەرونی بۆی کۆمەڵ شتێ لەسەریان بڕێوێنینەوە وەکو لایەنی دزۆردەر کۆمیونیکیشن پەیوەندیکردن لە لایەنی قسەکردن ئەوانەوە بەم شێوازە ئەتوانین کۆمەڵە گیرروگرفتی زۆریان لەسەر بڕێنەوە هەتاوەکو کۆتایی دەوام هیچ کاتێ ئەو مناڵانە ئەڕۆنە لە قوتابخانە ئێمە بەڕاستی لەژێر چاودێری و لەژێر کۆنتڕۆلی خۆمانە بۆ ئەوی هەچ گیرروگرفتێکیان بێ ئێمە بتوانین چارەسەریکەین و گیرروگرفتەکانیش خۆی لەوایە نابینێت زۆر جار کێشەی ڕەفتاری کۆمەڵی خوو هەیە ئەم مناڵانە فێرێ بن لە مناڵە ئاسایەکانەوە بەڵام ئێمە دین لەژێر بۆ بەگوێری ئەوەی کە بە ئەزمموی خۆمان ئیشمە لەگەڵ ئەم مناڵانەیە کردبێ ئەمانەشمان جارێکی تر لەسەریان ڕەوانەتەوە. زۆر باش هەمساکەواتە قوتابیانی کە خاوەن پێداویستی تایبەتن کە دێن ناو قوتابخانەکانەوە پۆلی تایبەتی خۆیان هەیە یاخود تێکەڵ قوتابیەکانی ترە بن لە پۆلە ئاساییەکانە ئەم مناڵانە بەڕاستی لەگەڵ مناڵی ئاساییە ئێمە تێکەڵمان کردوون بۆ لەبەرەوەی بەگوێری خودی ئەو ئاستی ئەو مناڵە کە دەستنیشانێکەین ئێمە ئەبێ شتێک هەیە بیزانین کە وەکو خاڵی زانیاری بەڕاستی گرنگە ئەوەیە کە هیچ حاڵەتێ لە حاڵەتەکانی شەبەنگی ئۆتیزم لە شەبەنگی ئۆتیزمێکی تر ناچێت هیچ ڕەگەزێ لە هیچ ڕەگەزێکی تر ناچێت هیچ تەمەنی لە هیچ تەمەنێکی تر ناچێت لە خودی یەک جۆری شڵەژانە ئەگە بینی حاڵەتی ADHD یان فرەجوڵەکەمی تەرکیز یاخود بۆ نمونە گەشەی ژیری کاتێککە ئیش لەگەڵ ئەمانەیەکەی ینی هیچ حاڵەتێکیان لە هیچ حاڵەتێکی تریان ناچێت بەڵام گرنگە بزانین ئەم مناڵانە تێکەڵی مناڵی ئاسایی ئەکرێن بەڵام لە هەنی حاڵەتە ئەم مناڵانە تێکەڵی مناڵی ئاسایی ناکرێن لەو حاڵەتانەیە کە بۆ نمونە ئێمە لە پۆلە لەگەڵیانە وەکو مامۆسای دووەم مامۆسای ئاسایی لەگەڵای بێ بەڵام مامۆسای دووەم ئێمە خۆمانی لە قوتابخانەیە بەڕاستی لەگەڵ ئەمانە ئەبین و ئەو مناڵانە ئەو گیر و گرفتانەی کە هەیەە ئەو شتانێک کە ئەتوانین بڵین توانای فێربوونیان نییە ئێمە ماوەی وانەکە ئەکەین بە دوو بەشەوە نیوەی لەگەڵی ئەبین نیوەی لە ژووری سەرچاوەکان ئەو ژوورەیە کە ئەو مناڵانە ئاستەنگیان هەیە ناتوانن لەگەڵ مناڵی ئاساییە فێر بن ئێمە دین لە ژووری سەرچاوەکان کە دەوڵەمانە بە هۆکاری هۆیەکانی فێرکردن ئیش لەگەڵ ئەو مناڵانەیەکەین کە کۆمەڵی گیرروگرفتیان هەیە ئەتوانین لەسەریان بڕێنەوە بەڵام ئێمە تێکەڵکردنی کاتیمان هەیە تێکەڵکردنی کولیمان هەیە تێکەڵکردنی بەشیمان هەیە بۆ نمونە هەنێک کاتی ئەم مناڵانە پێویستەکە لە ژوور من کۆمەڵە دەرسمان هەیە معریفین یعنی بۆ نمونە کۆمەڵە دەرسێ بابەتە کۆمەڵایەتیەکانە بابەتی پەروەردی ئیسلامیە بابەتی زانستە بابەتی هونەرە وەرزشە ئەو بابەتانن کە ئاڵۆز نین بۆ ئەم مناڵانە بۆ لەبەرەوەی لەگەڵ خودی ئەم ئاستەنگیانێک کە ئەم مناڵانە هەیەە
کۆمەڵی بابەتی ملحقمان هەیە کە ئەمانە بەڕاستی لکاون بە مەسەلەی جۆری شڵەژانەکە بۆ مناڵانە ئەم مناڵانە گیرروگرفتی یەکەم نووسین یاخود خوێندنەوە یاخود بیکاری یاخود کۆمەڵە شتی تری ئەمانە کۆمەڵی شتن لە قورسایەکانی فێربوونن بۆ ئەم مناڵانە ناتوانن ئەم چەمکانە لەبەرکەن یاخود لی تێبگەن یاخود بتوانن شرۆڤیکەن و ئیستیعابیکەن ئەو بابەتانە بۆ لەبەرەوەی ناگات بە ناوەندی ئەندامی دەماری ئەم مناڵانە بۆ ئەوی ئیشی لەسەر بکرێ دین جارێکی تر ئیشیان لەگەڵ ئاکەین لە ژووی سەرچاوەکان بۆ ئەم شتانیان لەسەر بڕێتەوە زۆر باشە مامۆستا کام منداڵانن کە ناتوان ئیدی بە هیچ شێوازە وەربگیرن لە قوتابخانەکانەوە تا کام منداڵی کە خاوەن پێداویستی تایبەتە وەرناگیرێت و ناتوانن بخوێنێت وەکو ئاماژەم پێکرد ئێمە بە جۆری خودی ئاستەکە کاتێک کە مامەڵە لەگەڵ ئەو مناڵی ئاکەین بە جۆری دەستنیشانکردنی لیژنە دکتۆری پسپۆڕێکی پزیشکی بڵێن کە کتابی ئەکا بۆ بەیەخود ئێمە ئاراستیانەکەین بۆ تەشخیصکردن لەگەڵ بە جۆری کەمەندامی ئەم مناڵە جۆری خاوەن پێداویستی ئەم مناڵە لەوێ کتابەکەمان بۆ ئەگەڕێت و ئێمەش ئاراسی بەڕێوەبەرەتی پەروەردەی سلێمانی ئەەکەین ئەوانیش دێن بە هەردوو کتابەکە ئاراسی لیژنەیەکێکن ئەو لیژنەیە بە جۆری دەستنیشانکردنی جۆری گرفتی مناڵەکە ئاراسی قوتابخانەکەیەکەنەوە اینجا ئێمە ئەتوانین ئێمامەڵیان لەگەڵا بکەین ئەو حاڵەتانەی کە قورسن یاخود توندن یا زۆر توندن ئێمە ناتوانین مامەڵیان لەگەڵا بکەین ئەمانە ئەجێڕێنەوە بۆ سنتەرەکان لەبەر ئەمانە بە جۆری ئەو لیژنەی کە بۆ ئێمەی ناردێتەوە ئێمە ناتوانین مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکەین لەوێ حاڵەتەکان ئەوەندە قورسە توانای فێربوونیان نییە و توانای خەڵکنیان لەگەڵ ئەو مناڵ ئاسایانە لە قوتابخانەیە باشەوە بسا ئەم تێکەڵکردنە یاخود ئەم جاکردنەوەیە لەگەڵ هاوڕەکانیانە بارگرانی بۆ ئەم قوتابیانە دروست ناکە یاخود ئەو هاوڕەکانیان کە سپاس بخوا خاوەنی هیچ پێداویستێنین و تەندروستێکی باشیان هەیە مامەڵیان چۆنە لەگەڵم قوتابیانی کە جیاوازترن لەوە بەڕاستی ئێمە پێشەوەی ئەم مناڵانە داخلی پۆلەکانیان ببن ئێمە ئەو ژێر و گرفتانەمان سپاس بەخوا یاخود پاشان سپاس بۆ بەڕێوەبەری هەنێ قوتابخانە بەڕاستی کە بە دڵسۆزی ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەەکەن بەڕێوەبەری بە پرسیارێکی زۆر باشن بە پرسیارەتێکی باشیان هەیە لەسەر مەسەلەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە ئەو مناڵانەمان بەڕاستی لە ڕێی کۆمەڵی سیمینار و کۆمەڵی ئامۆژگاری و کۆمەڵی ڕێنمایی باشە ئەو مناڵانەمان ئاگادار کردوتەوە لەوەیکەوە ئەم مناڵانە کە خاوەنی ئەم جۆرە گرفتانە خاوەنی ئەم جۆرە کێشانن و بە هیچ شێوەیە ئەم مناڵانە کاتێک کە گرفتێکیان هەبوو لەلایەنی ڕەفتاریەوە یاخود کۆمەڵە شت هەیە خووە لە مناڵانەیە کە ناتوانن دەستبەرداری بن هاتوین ئەمانەمە لەسەر ئەم مناڵان ڕەواندۆتەوە تێمان گەیاندون ئەمانە ئەم گرفتانیان هەیە ئێوە ئەبێ بە جۆری گرفتەکە ئێوە ئەتوانن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانەیە بکەن و سوپاس بخوا ئەم مناڵانە ئێستا ینی یاخود بۆ نمونە ئێمە خۆشمان لە خودی پۆلەکانە بن ئەم مناڵانە ئەتوانین بڵین زۆر جا گەیشتوتە ئەوەی گرفتەکەشیان بۆ چارەسەرکەن و خودی مامۆساکان و ستافی ئیدارەش بەڕاستی هاوکار بوون لەو بوارێ مامۆستا سەبارەت بە چۆنێتی وانەوتنەوە تاقیکردنەوەکان هەمان ئەو شتانن کە بۆ قوتابیەکانی دیکەش ئەنجام دەدەن؟ نا بەڕاستی ئێمە کاتێکە مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەیەکەین لەلایەنی مەسەلە تعلیمیەکەیەوە وەکو فێرکردن بۆ ئەو مناڵانە ئەتوانین بڵین پرسیاریان وەکو لە کاتی تاقیکردنەوەکانە پرسیارەکانیان وەکو مناڵی ئاسایی نییە بۆ لەبەرەوەی ئەم حاڵەتانە بۆ ئەمان دژوارن ئەگەر لە حاڵەتێکە گەشتە پۆلی 12 پۆلی 9 کە شتەکە لە وەزارەتەوە پرسیار ئەمانەت چی بەسەر بەڕاستی ئێمە لە پۆلی 1 تاوەکو پۆلی 8 بەڕاستی خۆشبەختانە ئێستا وەزارەتی پەروەردە ئیشی لەسەر کرد و ئەو مناڵانی خاوەنی ئەو گرفتانن جۆری پرسیارەکانیان جیاواز بێ و پۆلی 9 لەگەڵ پۆلی 12 بەڕاستی ئەمیش ئیشی لەسەر کراوە ئێستا حالیان لە ینی بەڕاستی لە دەرکردنی کۆمەڵی ڕێنمایی نوێیان وەزیری پەروەردە بەڕاستی لێرەوە جێگەی خۆیەتی دەستخۆشی لێ بکەین بەڕاستی ئیمساڵ کۆمەڵی وانە بێژی باشی پەروەردەی تایبەت کە تەخەڕوجیان کرد لە زانکۆکان ئێستا هێنایەتی ناو ناوەندەکانی خوێندنەوە کۆمەڵە گرفتی زۆری مناڵانی خاوەن پێداویستی تایبەتی لە قوتابخانەکانە کەم کردوتەوە. باشە مامۆستا ئەم وانە بێژانی کە اختصاص یاخود تایبەتمەندی ئەم پسپۆریان لە بواری پەروەردەی تایبەتە و چەند ساڵێکی زۆرە لە زانکۆی سلێمانی و لە زانکۆکانی تریش ئەم پسپۆریە ئەخوێندرێ بە ئەکادیمی ئێوە کۆ مامۆسایانی کە گرنگی ئەدەن بە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتی جەوڵێکتان نەداوە کە ئەم دەرچوانە زیاتر بێن ناو ناوەندەکانی خوێندنەوە هەم قوتابیەکان هەم مامۆستایان و کارگێڕی قوتابخانەکانیش سوودیان لێ ببین لە ئێستا هەوڵێکی زۆر باشەوە تقریبەن ساڵێک زیاترە
چەند ساڵێک ئەم لە زانکۆکانی هەرێمی کوردستانە ینی تەخەڕج ئەکرێ بۆ بڵێن بەشی پەروەردەی تایبەت هەوڵێکی جددی هەیە بۆ مەسلەی ئەوەی کە بتوانن بۆ وانەبێژ یان وەکو گرێبەز دایان مەزرێن بەڵام خۆشبەختانە ئیمساڵ کۆمەڵێکی زۆر لە قوتابخانەکان بەڕاستی لە ناوەندی شارەکانە بەڕاستی دانراوە بۆ ئەم مناڵانەی کە ساحەیە بڵێن خاوەن پێداویستی تایبەتن و ینی ئێستا لە زۆربەی قوتابخانەکانی لە شاری سلێمانیە و لە دەرەوەی شاری سلێمانی ئیش بۆ ئوبارەکرا بەڵام ئێستا ئەمە دەوەکو دەستپێکی شتێکی زۆر باشە بەڵام ئەمە کیفایەت نییە بۆ ئەوەی هەموو بڵێن پێداویستیەکانی ئەم مناڵانە کۆتایی پێبێنێن بگرە پێویستمە بە مامۆسای زیاتر هیوادارین وەزیری پەروەردە بەڕاستی ئەویش جوهد و ماندووبوونێکی باش بکاوەکو کردوێتی بتوانێت کۆمەڵە خەڵکی زۆری تر تەخەڕوجی زیاتر لە ناوەندەکانی خوێندا دابنێ بۆ ئەوی گرفتی ئەم مناڵانە بەڕاستی چارەسەر بێت. زۆر باش مامۆستا سەبارەت بە پرۆسی فێربوون و خوێندن دایکان و باوکان خێزانەکان لە ماڵەوە تا چەند ڕۆڵێکی باشیان دەبێت لەوەی کە ئەم منداڵە خاوەن پێداویستیە تایبەتە دەنێرێتە قوتابخانە کەمێک ئەرکی مامۆستاکان کەمتر بکاتەوە. بەڕاستی تۆزێ کۆمەڵەشت هەیە زەحمەتی بۆ ئەم مناڵانە دروستەکە ئەویش جۆری ملزەمبوون بە کارێکەوە ئێمە دێین بە جۆری ئاسی مناڵەکە ئیلتیزامی بۆ دروستەکەین ناکرێت بۆ نمونەوەکو مناڵێکی ئاسایی ئیلتیزامی بۆ دروستکە لەبێ ئەمانە قورسن بۆ ئەوان تەنانەت خۆدی دەنگێکیش کاتێ دەنگێ بە هێواشی ئاوا بۆ نمونە دەنگێ لە شتێکەوە بینی ئەم مناڵانە لە ناو مێشی خۆیانە دەنگدانەوە دروستەکە جارێکی تر ئێمە دین لە خودی ئەم گرفتی ئەم مناڵانەوە لە خودی شتێکی بچووکەوە دەست پێ ئەەکەین بۆ ئەوی گرفتە گەورەکانیشیان نێڵین بۆ ئەم مناڵانە ئەم مناڵانە دین ئەرکی ماڵیان بۆ دروستەکەین بەڵام بە هاوکاری دایک و باوک هاوکاری دایک و باوک تا چه ئاسێ دایک و باوکەکە هاوکارە بۆ ئەوی گرفتی ئەم مناڵە یاخود ئەرکێکی ماڵەوە ئەرکێکی خوێندنە بۆ ئەم مناڵە هاتوۆتە پێش چۆن ئەتوانێت چارەسەریکە بەڵام ئێمە لە پەیوەندی ئابین و خۆشبەختانە ئێستا بڵێن لە ڕێی مۆبایل و شاشە زیرەکانەوە ئەتوانین گروپمان دروست کرۆ بۆ هەموو پۆلێکی جیاواز هەموو گرفتێکی جیاواز هەموو مناڵێکی تایبەت لە پۆلێکی دیاریکراوە لە ڕێی ئەو گروپ ئەتوانی گیر و گرفتەکانی مناڵەکان بەڕاستی بگەینێ دایکان و باوکان بۆ ئەوی بتوانن جۆری گیرگرفتی بە جۆری گیرگرفتی مناڵەکە چارەسەری باش بۆ مناڵەکەدانین و بە جۆری پرۆگرام و بەرنامێکی باش ئەتوانین چارەسەری ئەو گرفتانیان بکەین لە ناوەندەکانی خوێندنە. مامۆستا شاخەوان جگە لەو قوتابخانانەی کە ئێستا قوتابیەکان پێداویست تایبەت وەرەگرن سنتەر و شوێنی تایبەت هەیە کە ئەم قوتابیانە وەرەگرن ئەی ئەمانە کێ وەرەگرن یاخود ئەم سنتەرانەی کە تایبەتن بەم بوارە چ جۆرە قوتابیە وەرەگرن و ئایا مەرجەکانی وەرگرتنیان چییە؟ بە گوێرەی خودی ئەو سنتەرەیە کاتێکە ئەکرێتەوە مەرجەکانی بۆ وەرگرتنی ئەو مناڵانە ینی زمنی ئیشکردنی ئەو سنتەرە بۆ وەرگرتنی مناڵ بە گوێری مەرجەکانی خۆەتی کاتێکە دەئەنێت ئەو مناڵانەی کە حاڵەتیان توندە توانای فێربوونیان نییە یاخود ناتوان فێربن یان خود ناتوانن تەسیل و کاریگەری هەبێ بۆ مەسەلەی کۆمەڵێ ڕەفتار یاخود مەسەلی تعلیمیەکان یاخود ئەو شتانی کە گیرۆگرفتن لە مناڵی خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئەتوانین ڕەوانەی لە ئەوانیەکەین بەڕاستی ئەو گرفتانی لای ئێمە زۆربەی حاڵەتە ژیریەکانن نەک حاڵەتە فیزیکی و جەستەیەکان حاڵەتە فیزیکی جەستەیەکان ئەتوانی ئیش لەگەڵاکەی بۆ لەوەی ئەمانە گرفتی ژیریان نییە بەڵام ئەو حاڵەتانی کە زۆر توندن لە مەسەلی شەبەنگی ئۆتیزمە کە ئەتوانین بڵێن دژوارترین جۆری شڵەژانەکانەکە وەکو چەترێک کۆمە هەموو شڵەژانەکانی تر لە ژێوەکو چەتری لە ژێریا کۆبۆتەوە یعنی ئەمانە حاڵەتێکی زۆر حاڵەتەکان ئەوەندە توندن ناتوانانی ئیشی لەگەڵاکەی بە گوێری ئەزمموی خۆمان کاتێککە ئیشمان لەگەڵ ئەو مناڵانەیە کردبێتە جروبمان لەگەڵیانە کردبێ چەند ساڵ ئیشمان لەو بارەیە کردبێ ئێمە ئەیزانین کاتێککە ئەم مناڵانە ببینین بە گوێری دەستنیشانکردن و ئەتوانین دەستنیشانیشیان بکەین بزانین ئەمە بۆ ناوەندێکی خوێندن ئەبێ بتوانین ئیش لەگەڵ ئەم مناڵە بکەی ئەگەر حاڵەتەکانی تند و زۆر تند بوو ئەسنە سنتەرەکانەوە بۆ ئەوی لە سنتەرەکانی ئیشی لەگەڵا بکرێ لەبەرەوەی ماوەیەکی زۆر کاتێکی زۆرێ هەتاوەکو بتوانی ڕەفتارێک خویەکی خراپ لە مناڵانەیە باشکەیت و چاکسازی تیا بکەیت. زۆر باشە مامۆستا شاخەوان پێما بێ بەڕێزیشتان خۆشتان خاوەن پێداویستی تایبەتن ئەمە تا چەند بۆ تەمایەوەی کە باشتر لەو کەسانە تێبگەن کە خاوەن پێداویستی تایبەتیان بە ئازارێکەوە دەناڵێن بۆی کە ئێوە باشتر و زیاتر دەتوانن خزمەتیان بکەن. خۆی مەسەلەیەک هەیەڵێ بە هەزار حەکیم ناتوانێت لە تێبگە لە مەسەلەی کەسێکی دەردەدار بەڕاستی ئێمە خۆمان کە خاوەن پێداویستی تایبەتین
ئازارەکان بە خۆمانەوە خۆمان ئەزانین ئازاری ئەو مناڵانە لە کوێیە بەڕاستی دین لە خودی ئازاری ئەو مناڵانەوە دەست پێ ئەەکەین بۆ ئەوەی بەڕاستی ڕێگریەکانیان نێڵین لە ناوەندەکانی خوێندنە ئیشیان لەگەڵا بکەین ینی ئێمە خۆمان بەو ئازارانە تێپەڕێوین ئەزمونێکی باشمان لەگەڵ ئەو ئازارانەیە هەیە و زۆر جار ڕاش هاتوین لەگەڵیانە ئەمە بووە بە خویەک لە خودی جەستەی ئێمە بەڕاستی شتەکانمان بەلاو ئاسایی بۆتەوە ماشەڵڵا هیچ فتانەوە دیارێ سپاسانەکەم بەڕێزن سەلامت بنێ خواوەم ئەوەی کە من بیستمە لە قوتابخانەکانە حاڵتێک هەیە کە لەوانەیە بۆ مامۆستاکان قورس بێت و بۆ کارگەر قوتابخانەکانیش قورس بێ ئەوەیە کە کاتێک مامۆستاکان قوتابێک دێتە بەردەمیان هەستەکەن شڵەژانێکی دەرونی هەیە پێویستی بە دیاریکردنە یاخود پێویستی بەوەی ئەم وانەی تایبەت بخوێنێ خێزانی ئەو قوتابیە ئینکاری لەمە ئەکەن ئەمە تا چەنی گیر و گرفت بۆ مامۆستایان دروستەکە بۆوانی کەوانەکە ئەڵێنەوە یا پێویستە چۆن مامەڵی لەگەڵا بکەن خێزانەکە حقەتەن ئێمە بە جۆری ئەزمونکردمان لەگەڵ ئەو مناڵانەیە ئێمە ناتوانین مامۆسای پەروەردەی تایبەت لە ناوەندەکانی خوێندندا کیفایەت بێ بۆ نەمانی گیر و گرفتی مناڵە ناوەندی خوێندنە بەڕاستی ئێمە ئێستا ئەوەی کە لە ئیشەکەی ئێمە نزیکە لە پسپۆڕەکەی ئێمە نزیکە بۆ چارەسەرکردنی گرفتی مناڵە ناوەندەکانی خوێندندا بە توێژەری دەرونیە خۆ توێژەری کۆمەڵاتی ئەمانە هەر ئیشەکانمان لێکتری و نزیکە ئەتوانین بەیەکەوە ئیش و کاروبارەکانمان تەواو بکەین ئەمانیش لەگەڵ ئێمە زۆر جار گیر و گرفتەکە لای ئێمە نییە بۆ لەبەر ئێمە مامەڵە ئەکەین بە جۆری دەستنیشانکردنی ئەو گرفتەی کە وەکو کتابێک لە لیژنەوە بۆمان گەڕاوەوە مامەڵە لەگە ئەو مناڵانەیەکرد ئەوانی کە گرفتێکی بچووکن کە شتێکی کاتین بۆ ئەو مناڵانە دروستە بێ ئەمانە توێژەری دەرونی یاخۆ توێژەری کۆمەڵایەتی ئەتوان ڕۆڵ و دەور بگێڕن لە نەمانی خودی ئەو گرفتە بۆ ئەو مناڵە لە ناوەندێکی خوێندە بەڵام خۆشبەختانە ئێمە زۆر جار لە نەبوون و غیابی توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتی ئێمە زۆر جار چونێتەنە ئەو کایەوە ئیشمە لەسەر ئەو بارەشا کردو و وەتوانیمانە گرفتی مناڵەکانی چارەسەرکەین لە ناوەندەکانی خوێندە زۆر باش مامۆستا ئەو مانوبوون و ویلاکەتت چییە مامۆستایان پێوەی دەناڵێن لەگەڵ خاڵ پێداویستی تایبەتە لەوانەیە بەشێکیشیان هەبێت زۆر لە ڕووی وەرگرتنی خوێندن و لە ڕووی ئەو توانە زانستی هەی بێ باشتر بێ لەوانەی کە لە شولارێکی ساغی هەیە و خاڵ پێداویستی تایبەت نییە ئێمە گیر و گرفتمان بەڕاستی ئەتوانین بڵێن لە کۆمەڵی ڕۆوەیە ئەوەیە کە ئەم مناڵە وەکو ناوەندی ئەندامی دەماری مێشی وەکو پێیز کە کاتێ زانیارەکانی ئەدیتێ ناتوانێت ئیسیعابیکە ناتوانانی وەریگرێ و ناتوانین شرۆڤەیکە و ناتوانێت چەمکەکان لێک بداتەوە و ناتوانانی واتای وشەکان لێک بداتەوە بۆ بتوانێت لە مێشی خۆ سابتی کە بۆ ئیبزانی ئەم وشەیە بۆ ئەمە بەکار هێنرێ بەڵام بە ڕاهێنانکردن و بە ئیشکردن لەگەڵیا ئەمانەی بە وێنە ئێستا بەرنامەیەکمان هەیە بەرنامەی پیکس بە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵانە ئەەکەی لە لایەنی وەکو کەسێکی ڕاهێنەر وەکو کەسێکی مامۆسا بۆ نمونە ئەم مناڵە فێری خویەکێکی فێری وتنی وشەیەکێکی ئەوانەی کە ناتوان بەڕاستی دەزۆرت کۆمیونیکیشن هێن ناگۆن ینی ناتوان قسە بکەن دین لە ڕێی وێنەوە بنەوە لە ڕێی پاداشکردنەوە کاتێ پاداشتێکی ڕاهێنان لەگەڵ ئەو مناڵانەکەی بە تایبەتی ئەو مناڵانی کەسەرەتان کە بەرنامەی پۆرتازیان لەگەڵا بەکارهێنەری بۆ ئەو مناڵانە ئەمە گیر و گرفتی زۆر بەڕاستی لە ناوەندەکانی خوێندا دروستەکە بەڵام حاڵێکی کە بڵێن گیر و گرفتێکی زۆر ئەساسی لە ناوەندەکانی خوێندا ئێستا هەیە ئەم مناڵان ناتوان بنووسن دیسلاکسیان هەیە ئەمی ژۆرێکی ترە لە شڵەژانەکان کە لە زەحمەتی فێربوو ناجارێکی تر دروستە بێتەوە ئەمە نووسینمان هەیە و خوێندنەوەمان هەیە و بیکاریمان هەیە ئەمانە تۆزە زەحمەتی و بەڕاستی گرفت بۆ مناڵان دروستەکە لە ناوەندەکانی خوێندنا ئەمانە گرفتی سەرەکین بۆ مامۆسای ئاسایی لە ناوەندەکانی خوێندا زۆر جار گرفت ئەو گرفتە لەلایەنی مامۆسا ئاسایی کۆ چارەسەر نەبێ ئەو گرفتانە کە زۆر قورسن ناتوانن مامۆسای ئاسایی لە ناو پۆلا فێریان کرد ئەگەڕێنەوە بۆ ژووی سەرچاوەکان ئیش لەگەڵ ئەو مناڵانەیە لە ژووی سەرچاوەکان بۆ ئومێدەی کە هەموو مناڵان مافی خوێندنیان هەبێ و مناڵانی خەوانی پێداویستی تایبەتیش باشترین ژینگەیان بۆ بڕخسێنێ هەم لە قوتابخانەکان هەم لە سنتەر و شوێنی تایبەت بە خۆیان زۆر سپاس بۆ مامۆسای بەڕێز مامۆستا شەخاوەن فەتاح ڕاهێنەری مناڵانی خەوان پێداویستی تایبەت لەگەڵمانە بووی زۆر سپاس سپاسی بەڕێستانەکەم دەستان خۆش بێ هیوادارم ئیشاڵە ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی باش بگەڕن لەم بارەیە بەڕاستی مناڵانی خەوان پێداویستی تایبەت
چینێکی بەژمێنێت و مافخراون لە کۆمەڵگایە بتوانن ئێوەش کەمێک ئیش لەسەر ئەو بارە و ئەو بابەتە بکەن ئەوەی بتوانن گیر و گرفتەکانیان چارەسەر بێ و دەستان خۆش بێ و ئەم دەستتوانە لە خزمەتتانە بەڵێ ئازیزان هاوکارانمان ڤیدیۆیان بۆ ئامادەکردوین لەسەر شێوازی توانەوەی زێڕ و نەخشاندنی زێڕ بزانێکین زێر چۆن ئەتوێنرێتەوە ئەو نەخش و نیگارانی کە بە زێر دروستەکرێت و خانمان خۆیانی پێ ڕازێنەوە چۆن دروستەکرێت. من هیوا ڕەشید ماوەی زیاتر لە 20 ساڵە کاری زێڕنگری دەکەم تا ئێستش بەردەوامین و خاوەن کارگەی دیرەی خۆشمانین. سەرەتا من لای وەستا بەرزۆ کارم کرد فێرە و میهنەیە بووم و کارەکەی خۆشمان زۆر خۆش دەوێ و تا ئێستا بەردەوامین. پاشەوەی کە زێڕەکەمان وەرگرت ئێستا ئامادەین بۆ تاوانەوە. پاژەوەی کە زێرەکە تەواوە ئێستا زێرەکە ئامادەیە لۆ داڕێشتن زێرەکەی دابڕێژ. پاشەوەی کە زێرەکە تەواوە سێ زێرەکەمان داڕێشتیا پاشان نەتیجابی دەدەین خاوێن دەبتەوە و زێرەکە ئامادە دەبی بۆ کارکردن لەسەری. ئێستا زێرەکەمان ئامادەیە بۆی لە مەچینەی بدەین. ماوەی زیاتر لە 6 ساڵە خاوەن کارگەی خۆمانین کارگەی لیرە لە هەرێمی کوردستان بەرهەم دێ لە ڕووی کوالێتیەوە کوالێتی زۆر بەرزە شانبەشانی وڵاتانی دەور و بەر. لێرە بەڕاستی دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم سوپاسی کۆنتترۆلی زۆری دەکەین کۆنتترۆلی زۆری خشم زائیدەن سندیکای زێڕنگران بەڕاستی هاوکاریەکی زۆر باشمان بووە بۆی کارەکانمان باشتر بڕوە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانیش بەرهەمی ناوخۆ بەکاربینن. باوەڕتان هەبێ کوالێتیمە لیرەکانی کوردستان زۆر باشترە لەوانەی دەورا و پشتیش وڵاتانی دەورا و پشت. پاش ئەوەی کە زێڕەکەمان لە مەشینەدا زێڕەکەمان ئامادەیە لۆ بڕین بە مەقەس بە وەزنەی کە بەخۆمان مەبەستمانە.
پاشەوەی زێرەکەمان لە مەچینەدا و پاشان پرێسمان کرد بە وەزنێکە خۆمان مەبەستمانە ئێستا جارێکی تر زێرەکە ئاگری لێ دەین هەم بۆەوەی خاوین ببتەوە هەم بۆەوەی نەرم بی. دوا قۆناغمان قۆناغی چاپکردنە ئێستا زێرەکەی چاپ دەکەین. دوبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە سوود دەکەین. زانین سوود چییە؟ ئەوەی کە پێی دەوترێت ڕیبا بە جۆرەکانی کامانن و ئەو مەترسیانە چین کە بەهۆی ئەمەوە تووشی کۆمەلگا دەبێت یاخود زۆر جار گرنگە کە کۆمەلگا تاکانی کۆمەلگا ئاگاداری کۆمەڵی وردەکاری بن بۆی نەکەونە ئەم جۆرە تاوانەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری مامۆستای ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. مامۆستا گەر پێناسەیەکی ڕیبا بکەین. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سەلامی خوا لە جەنابتان و لە بیسەران و بینەرانی بەڕێز. خۆ بەخێر. دیارە پێناسەی ڕیبا لە شەریعەتی پاکی ئیسلامدا زیاتر پێناسەکانی دابەش ئەبن بۆ جۆرەکانی ڕیبا. بە کورتی ڕیبا زیادەیەکە لە مقابلی پارەیەکدا کەسێک وەری ئەگرێت یان لە مقابلی مادەیەکی ڕێبەویدا کەسێک وەری ئەگرێت. واتە شتێکمان هەیە مادەکە مادەی ڕێبەویە بۆ نمونە پارە بۆ نمونە ئارد گەنم خورما ئەو شتانە مادەکە مادەیەکی ڕێبەویە ئەگەر مامەڵەی ڕێبەوی پێوە بکرێت. کاتێک ئەم مامەڵە ڕێبەوی پێوە کرا بەو شێوازەی کە شەرع دایناوە لە جۆرەکانی ڕیبای ترەوە پێناسەی ڕیبای بەسەردا جێبەجێ بێت کە دیارە ڕیبا بە خۆی موسیبەتێکی گەورەیە. بۆ مامۆستا ئەگەر دراوسەیەک باسی ئاردەکرد گەنمێک بۆ نمونە یایەتی بە دراوسەکەی بەڵام ئەم کە بۆی ئەباتەوە دوو بەرامبەری بۆ ئەوباتەوە ینی بەبێ ئەوەی کەسی یەکەم ئاگادار بێت ئەمە نابێتە ریباوانیا بێت هەردوو لە ئاگاداری ئەو بن جابێتە ڕێ. طبعاً کاتێک تۆ هەر باسی ئاردیش ناکەین باسی پاراکەین مەسەڵەن تۆ پارێکە دێ بە کەسێ بە قەرز هیچ مەرجێکت لەسەری دانەناوە بەڵام لەو سەرەوە کە دێتەوە خۆی هەدەیەک دەدا تێلەگەڵیدا ئەوە ڕیبا نییە. نا ئەوە ڕیبا نییە ئەوە بە باشترین جۆری جێڕانەوەیە. بەڵام بەڕاستی ڕیبا کە بەداخەوە ئەمڕۆ بازاڕەکانی ئێمە پڕ بۆ لە ڕیبا بەداخەو کڕین و فرۆشتنەکانی ئێمە پڕ بۆ لە ڕیبا بەداخەوە بچۆ بازاڕی دۆلارەکە ئەنواعی کەسابەتی تایانی من جاری وایە چم بە خزمەتن دۆست و خۆشەویستەکەم لە دانیشم لەگەڵانە زۆر کارە ساتە زۆر ینی شتی وایە کە ڕیبا بەڕاستی تاوانێکە لەو تاوانە گەورانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ئاماژەی پێکردو. یعنی تەسەوور کە خوای پەروەردگار دەربارەی هیچ تاوانێک نەیفەرمووی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. دەربارەی هیچ تاوانێک خوای تەعالا نەیفەرمووە ئەو کەسەی کە ڕیباکە وەکو ئەوایە جەنگی بەرپا کرد بێ بەرامبەر خوا. یعنی ئەو کەسەی کە ڕیبا مامەڵەی ڕیبەوی ئەکات چونکە ڕیبا کۆمەلگا تێکەدات ڕیبا چینایەتی دروست دەکات ڕیبا خەڵک وێرانەکە داهاتی خەڵکی وێرانەکە. بۆیە خوای پەروەردگار جەلە جەلالو هیچ تاوانێکی بەوە حسێب نەکردووە فأذنوا بحرب من الله ورسوله کە حربە لەگەڵ خوا و پێغەمبەرە. یعنی ڕۆژێک کابرایە کات بۆ خزمەتی ئیمامی مالیکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ
وڵام من تەلاقم خواردووە پیاوێکم بینیوە سەرخۆش بووە عارەقی خواردوێتەوە زۆر حاڵەتی دەرونی تێکچوو شتی سیر و سەمەرم لێ بینیوە منیش وتومە سێ بەسێ تەلاقم کەوت بێ هیچ شتێک بە قوڕگی ئینسانە ناچێتە خوارەوە لە عەرەق پیستر و خراپتر بێ لای خۆ ئایا تەلاقم کەوتویان تەلاقم نەکەوتوو ئیمای مالک وتی تەلاقت کەوتووە وتی تەلاقت کەوتووە چونکە لەمەی خراپتر ڕیبایە چونکە دەربارەی مەی خواردنەوە خوای تەعالی فأذنوا بحرب من الله ورسوله نەوتووە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لفرمودەیە جابری کوڕی عەبدوڵڵا بمانە گێڕێتەوە لە صحیح ئیمام مسلم دایە فەرمێیە لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا وموكله وكاتبه وشاهديه وقال هم سواء فرموي جابري كوري عبد الله فرموي بيغمبري خاص صلى الله عليه وسلم لعنتي كردوه لك لا آكل الربا أو كسي باري الربا أخوات أو كسي كي بوكيل الرئيس الرباد بوكات أو كسي أي نوسيت لكومبانياك خريكي نوسيني الرباية ئیشەکە ئیشی ڕیبایە لە بانقێکە بانقێکی ڕیبەویە کە مسلمانە بێ زۆر ئاگادار بێ و شاهیدەی ئەو کەسەی کابێتە شایەتی ئەو دوو مامەڵە ڕیبەویە فەرمووی ئەمانە ئەم پێنج تاقمە هم فيه سەوا لەو لەعنەتە جا لەعنەتی پێغەمبەری خوا ینی دوور بکەوێتەوە لە ڕەحمی خوا بۆیە هەر لە ڕووی داراییشەوە مەسەلەن ئەو ئینسانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما أحد أكثر من الربا إلا كان عاقبة أمره إلى قلة يعني هيك كسيك نية ما مالي الربا يبكى إلا لكوتاي إفلاسك أو بيغمر فرمي يعني حديثة قصي منية هيك كسيك نية خريكي كاري الربا يبكى إلا كان عاقبة أمره إلى قلة إلا لكوتاي دا توشي إفلاسي بيت ويبراستي زور خطرة لفرمودي ترى بيغمر صلى الله عليه وسلم فرموي اجتنبوا السبع الموبقات يا خۆتان لە پێنج تاوانە لە ناوبەرەکە بپارێزن یەکەمیان فەرمووی ڕیبایە پاشان پێغەمبەری نازر صلی الله عليه وآله وسلم لە فەرمودەیەکدا فەرمووی ما ظهر في قوم الربا والزنا إلا أحلوا بأنفسهم عقاب الله لە هەر قەومێکدا زینا و ڕیبا بڵاو بێتەوە إلا ئەو خەڵکە سزای خوا لەسەر خۆیان واجب بکەن لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە ئیش و کار قورس بووە لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە مصارف زۆر بۆ ئینسانی مسلمان ئینسانی باوەڕدارە بێ بزانێت چۆن کەسابەتەکان یعنی بەڕاستی ئەمڕۆ ئەوەندەی خەڵک بەدوای ئەوداڵی پڕکردنی گیرفانێتی ئەوداڵی بەدوای حەڵاڵدا نێبیداتە ماڵ و مناڵەکەی بۆیە پێغەمبەری خوا فەرمووی لە صحیح ئیمامی بوخاریدا تۆ فەرمووی يأتي على الناس زمان لا يبالي المرء ما أخذ منه أمن الحلال أم من الحرام ڕۆژێک دێ بەسەر قەومەکەمدا خەڵکی هەر ئەوەی گیرفانی پڕکە بیر لەوە ناکاتەوە لە حەڵاڵ پڕێکیان لە حرام لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە ڕیبان تێکەڵی بازاڕەکانمان بووە تێکەڵی کڕین و فرۆشتنمان بووە ئینسانی بڕوادار مادەم باوەڕی بەخۆ بە پێغەمبەری خوا هەبێ ئەبێ بەڕاستی زۆر بە وریای و مامەڵە بکات بۆ ئەوەی نەبادا ڕیبا بکەوێتە ماڵێەوە نەبادا ڕیبا تێکەڵی پارە حەڵاڵەکەشی بێ کاکە ڕیبا وەکو ئاگرێک وایە بەری دەیتە کایەک پوشێک ئەم ئاگرا کاتێک بەری دەیتە پوشێت تا ڕۆژک پێکەوە سووتێنێت ئەمڕۆ خەڵکێکەڵێ من ڕۆژانە ئەوەندە پێیاکەم سەرمانگ بەشم ناکات معقول نیشتیوە کاکە ینی معقول نیە ئینسانێک ئەگەر پارەکەی حەڵاڵ بێ 2 ملیۆن دینار بەشی نەکات معقول نیشتیوە بۆیە ئینسانی مسلمانە بێ زۆر وریا بێ کە تووشی ڕیبا نەبێ بە هەموو جۆرەکانی ڕیباوە چونکە خەتەرە بەڕاستی مامسا بۆ هەموو مەترسێکە ڕیبا هەیەی و هەمووشمان خەریکی مامەڵەکردین لە ژیانی خۆمانە کەسێک بژی ناتوانێت مامەڵە نەکە ئێمە چۆن ڕیبا بناسینەوە یاخود ڕیبا بەس ئەوەیە من پارەیەک بم بە تۆ لە مقابلە کە قەرزەکە بۆ هێنام و پارێکی زیاترم بۆ بینیتەوانێت یان زۆر جار ئێستا خەریکە بۆی حەڵاڵیەکە نەها بە شاز لە شوازەکانە زۆرێ بانک و شوێنەکانە طبعا ڕیبا بە تەفاسیلەکەی سێ جۆرە هیچ ڕیبایەک لەم سێ جۆرە دەرناچێت یعنی ئەوانەش کە لە بازار ڕاهەیە ئەنواع و ئەشکال ڕێگەیان هەیە لەژێر ئەم سێ جۆرەیان ڕیبایەکمان هەیە پێوترێ ڕیبای جاهیلی ڕیبای جاهیلی بە زیادەیش ڕیبای زیادەش نووسراوە لە کتێبەکانە ئەم ڕیبای جاهیلیە چییە؟ ئەم ڕیبای جاهیلیە ئەوەیە من $1000 ئەدەم بە جەنابەت بە قەرز $1000 بەڵام
یەکێک لەم دوو مەرجەی لەگەڵایە یان هەردووکیان لەگەڵای دانیشێنی لەگەڵایە ئەڵێم کە هێناتەوە ئەبێ 1100 دلارم بۆ بێنیتەوە یان ئەڵێم کاکە ئەگەر لە کاتی خۆیدا هێناتەوە 1000 دلارەکە بۆ منە بۆ 5 مانگ بە تۆم داوە ئەگەر لە 5 مانگەکەدا هێناتەوە هەر 1000 دلارەکەمێ بەڵام بگاتە 6 مانگ 100 دلار زیادت لێسەنم مەرجم هەیە لە هەوڵەوە ئەم دوو قسە یەکێکیان یان هەردووکیانی تا بێوە ڕیبای ئەمڕۆ بانقێکە کاکە من بۆ کەسابەت 7000 دلار دەمێ بەڵام لەو سەرەوە 7000 دلارەکان وسرێ بەڵام کە ئەداتێ 6,500 دەداتێ یان 6,000 دلار دەداتێ ئەڵێ ئەوە زیادەکەی طبعا ئەوە زیادەکەی کە لە عقدەکەی نووسێ بەڵام ئەوەندە ناداتێ ئەمڕۆ لە حکوومەتی عراقی بەتایبەتی لە حکوومەتی عراقی بەتایبەتی و کەسانی کە لە سلکی عسکەریان لە سلکی حکومیان قەرزێکیان دادێ حکوومەتی عراقی قەرزێکیان دادێ بۆ نمونە 30 ملیۆنیان دادێ 35 لێ وەرەگرێتەوە لە معاش ئەمە ڕیبایە کاکە ئەم ڕیبای جاهیلیە ڕیبای جاهیلی کە لە پێش هاتنی پێغەمبەردا بووە ئەمڕۆ زۆرترین ڕیبای لە ئێمە کاکە ینی خەڵک ڕاوتە بۆ سەردەم ئەمە جۆرێکیانە کە زیادە پێشی بچینێ سەر جۆرێکی دیکەیان ئەم جۆرەی کە باست کرد زۆرجار لە پارەوەرگرتنی بۆ نمونە لە هی حکوومەتی خۆشمانە نییە بۆ نمونە پارەی کارەبا کە ڕێک وەکو خۆیەتی لە پارەکەم بەڵام ئەگەر بوون لە ساڵێک تاخیرێ کرد پارەیە چێتە سەر ئەمە ناچێتە قاڵبی ئەمە قەرز نییە ئەمە جەریمەی تاخیرکردنەکەی لای حکوومەت ئەمە غەرامەی تاخیریە ناچێتە بابەتی سووە ئەمە بابەتێکە حکوومەت ئەگەر ڕیبایش بێ گوناح بێ بۆ من و تۆ گوناح نییە بۆ من و تۆ تاوان نییە بۆ ئەوان تاوانە بەڵێ ئەگەر ئەم پارەش کۆکرێتەوە لە داهاتی گشتی و دوای ئەدرێ بە موچە ئەمە ژەر حرام نیە چونکە من کرێکاری بۆ جەناب دەکەم ئێوارە تۆ پارەیەک ئەدەی بە من ئیشی من نییە ئەم پارەیە لەکوێ ناوتە وەنیە بە حەڵاڵ پێیاد کردو بە حرام پێیاد کردو ئیشی من نییە من گرنگەوەی ئیشێکم بۆ جەنابت کردو تۆ لە کۆتاییدا حەقی کرێکاریەکەم بیتێ بۆیە هەندێ مامەڵەکە حکوومەت ئەیکا خۆ تاوانەکەی بۆ من و تۆ نییە بەڵام ئەو بابەتێکی تراکە هەندێک جار حکوومەت هەندێ بڕیار دەرنەکە خەڵکیش تۆ سێرم حکوومەتم ئەگە گەندەڵ و دز و جەردەیە وەنیە ئەگە حکوومەتێکی باشیش بێت هەندێک جار هەندێک غەرامات داننا خەڵکی ئیلتیزام ناکات ئەو خەڵکی ئیلتیزام ناکات بە جێبەجێکردنی ئەو بڕیارانە پاشان ئەمە جۆرێک لە ڕیبای زیادەیە ڕیبای جاهیلێتیشی پێوترێت جۆرێکی تر لە ڕیبا پێوترێ ڕیبای فەضڵ ئەم ڕیبایە دوو جنسی ڕیبەیومان هەیە مەسەلەن ئارد خورما ئەو شتانێک کە لەو جۆرە خواردنانن ئەم دوو جنسە یەکێکیان ئەدرێ بەوی تریان بەڵام بە زیادەوە یەکسەر وەری ئەگرێت نمونەیەکت بۆ بێنمەوە جەنابەت باخێکی خورماتەیە خورماکەی تۆ خورمایەکی بەڕەنی و جوانە خورمای بەڕەنی خورمایەکی جوانە ئەوە منش خورمایەکە مەسەلەن خورمایەکی خراپە من حەزم بەو خورمایی تۆیە دێم 5 کیلۆ خورما لەم خورما خراپەی من ئەم نمونەی خورما بێنن بەسەر ئارد و بەسەر گەنم و بەسەر شتی تریشە 5 کیلۆ خورمای خراپی خۆم ئەدەم بە جەنابەت تۆ 2 کیلۆ خورما لەو خورما چاکەتم بەرێ یەکسەر وەریەگرین لە یەکتری قەبزەکەمانە یەکسەر بەڵام زیادەی لەگەڵایە بینال ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژادە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خورمایەکی زۆر جوانی بۆ پێغەمبەری خوایەنە پێغەمبەری خوا فەرمووی بیلال ئەم خورما جوانە لەکوێ بوو وەڵای پێغەمبەری خوا بەخوا خورمایەکی زۆر خراپمان هەبوو چوون ئەو خورما خراپە دوو چنگ بوو خورما خراپەکەم دوو چنگی گەورە بوو ساعین بوو دام بە چنگێ لەم خورمایە بۆ تۆ مێنە تم با پێغەمبەری خوا فەرمووی ئەی بیلال ئەوە ڕیبایە عین و ڕیبا فەرمووی ئەمە ڕیبایە بڕۆ خورماکەی خۆت بفرۆشە بیکە پارە خورماکەی تریش بۆ پارە بکڕە فەرمووی ئەمە حالەکەیەتی بۆیە ئەم ڕیبای فەضڵە کە ئەمڕۆ بەڕاستی یعنی ئەمە نمونەی خورمان بۆ هێناویتەوە مەسەلەن ئارد کابرا 20 کیلۆ ئاردی سفری ئەوێ بۆ ماڵەوە ئەچێ ئاردێکی وەرگردووە لە بایە 30 کیلۆیە
يعني 25 كيلو فردەیەکە ئەیدا بە 20 كيلو مەوەسامە لە بە دەرگاشا زۆرەکرێت ئێمە ڕیبایە کاکە ژنانەیکەن کاکە ئەمە ژن بیکە و پیا و بیکە و نێرەموو بیکە هەر ڕیبایە هەر کەسێک بیکار ڕیبایە ئەمە گوناحە بەڕاستی یعنی تۆ بێ 10 كيلو ئار بدەی بە 15 كيلو بیگۆڕیتەوە ئەمە ڕیبایە کاکە بۆ هەنی ئەمە ئەمە زەرەری خەڵکی تایە ئەمە تۆ مەڵێ مەسەلەی کێک بڵێ جا مامۆستا ئەمە 10 كيلو ئار نا ئەمە شتێکی بچووکە شەرع ڕێگەی لێ بۆ شتی تر نەڕوا بەڕاستی کاکە وڵاتی خۆمان ئەزانی چەندێک قەرزداری ڕیبا ئێستا ئەزانی چەندێ پارە بە ڕیبا قەرزکرا و نەدراوەتەوە تا ئێستا ڕیبا کارەساتێکی زۆر گەورەیە بۆیە ئەگەر تەماشاکەیت لە شەریعەتی ئیسلامدا زۆر گرنگی بە بابەتی ماڵ و سەرۆت و سامان و ڕیبا دراوە زۆر بۆی کە تێنەکە چکە بەنی ئیسرائیل گەورەترین تاوانیان ڕیبا بووە گەورەترین تاوانی بەنی ئیسرائیل کە تیانە زۆر بەربڵاو بووە مەسەلەی ڕیبا بوو ئەمە جۆرێکی تیران بوو لە جۆرەکانی ڕیبا کەشتی زۆر لە ژێریا کۆبێت جۆری سێم و کۆتایی لە جۆرەکانی ڕیبا ئەوەیە لەگەڵ ئەمی دووەمیانە تۆزێت تێکەڵاگەر ئین بێت دوو مادەمانەیە هەر ڕیبەویە هەر نمونەی ئاردەکە بێنینەوە من 10 كيلو ئار دەدەم بە جەنابەت جەنابی شت 10 كيلو ئار دەدەی بە من یعنی ئەمە زیادی لەگەڵانی ئاگادار بە بەڵام چی لەگەڵایە من ئەم 10 كيلو ئاردەکە ئادەم بە تۆ دوای 2 مانگ 10 كيلو ئاردەکەی تر مەدەیتە یعنی وەرگردنی تاخیرە بێت ڕوونە کاتەکەی ئەوەی جۆری دووەم ئەوەیە کە یەکسەر ئەیدا ئەمەیدا بۆم 10 كيلو دادێ و 15 كيلو داتی یەکسەر بەڵام ئەمی تریان عیلەتەکە لە تاخیر بوونەکەیە ئەڵەم 10 كيلو بەرێ من مانگێتە 10 كيلو ئاردی ترە بۆێنمەوە ئەمە قەبزیتیانی وەرگرت ئەمە شەر جۆرێکە لە جۆرەکانی ڕیبا بۆیە ئەم سێ جۆرەی ڕیبا کە دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتەکانە زۆر بەڕوونی بۆ ئێمە مسلمانی بەیان کردو کە ئاگامان لێبێت کە وریابین کارێک نەکەین کە ڕیبات یەکەڵی ماڵ و سەرۆت و سامانمان بێت چونکە بەڕاستی گوناح و تاوانێکی گەورەیە زۆر باشە مامۆستا ئەو شتێک کە باو لە نێو کۆمەڵگەی ئێمەدا لە کڕینی خانوویەکە یاخود لە کڕینی ئۆتۆمبیلێکە بۆ نمونە ئۆتۆمبیلێک بە 120 وەرەقە ئەیکڕیت بەڵام کە ئەڵێ بە قیز ئەدەمێ بە 150 مەسەلەن چەند ئەوەی ئەچێتە سەر ئەمە چێتە چ قاڵبێکەوە ئایا ڕێگە پێدراوە مسلمانان ئەم جۆرە مامەڵەی ئەنجام بدەن طبعا ئەو مامەڵەی تۆزێ وردیکەینەوە باشترە ئەو مامەڵەی هەر کاتێ لە بینی دوو کەسا بوو حەڵاڵە هەر کاتێ لە بینی سێ کەسا بوو حرامە چۆن من ئەمەوێ سیارەیەک بکڕم ئەم سیارە بە قیستە قیست جمهوری زانایان ڕڵە جایزە ئەم سیارە بە حازر لە معرس ئەڵەن کاکە ئەم سیارە بایی $1 دەفتەر بە حازر بەڵام هەر هەمان سیارەمان هەیە ئەم سیارە بە قیست بایی 120 گەڵایە ڕوونە یعنی تۆ مخەیەری کامیانە بیت من و تۆین بایع و مشتری کڕیار و فرۆشیارە کاتێک کە من لە تۆی ئەکڕم بە 120 گەڵا لێت ئەکڕم بە قیست هەموو مانگی ئەوەندەم بیتە تۆ مەرج لەسەر من دانانەی بڵێ ئەگەر تاخیری کەی زیادت لێسەنم ئەگەر مەرجی تاخیربوونی داناوتی کاکە بۆ نمونە لە ماوەی 3 ساڵە تۆ بێم خەرجە بیتەوە ئەگەر لە 3 ساڵەکە تێپەڕی زیادت لێسەنمەوە حرامە بەڵام ئەگەر ئەمڕۆ تەمەسەلاجە هەیە بە قیستە فرۆشرێ هەموو شتی بە قیستە ئەفرۆشرێ لە بازاڕەکانی ئێمە بەتایبەتی شتی ماڵ ئەوە هیچ کێشەیەکی نەجائیزە بە مەرجێ من و تۆ بین ئەمە بۆیە ڕوونم کردو چونکە هەندێک جار بەس چیە لە کەسی سێمیانی ئێستا ئەرتەکەم تەڕەفی سێم ئەمە دوو تەڕەفە بێ هیچ کێشەی نییە ئەمە بيع بتقسيط أو جمهوري زانانا فرمو جائزة طرفي سيم شونا من حزم بسياريك جنابة معرستي حرزي سيارتي من مولانا بوي أنا بوي زور باش للموضوع كحالي بين من كحزم لو سياريا باري أو سيارة منية كلا توي بكرم تويج أو سي قد بمن نية كبيدي بمن أم خوشك برا زمان باريه جا أم خوشك برا زمان بانقي هبيت بانق بي مثلا شخصي خوي بي مثلا دي عليك هكا من ديم أم سيارات بو كرم بدفتره بلا من دفترك وبيس قلالة توسنم رون أو طرفي سيما
هەر کاتێک تەرەفی سێمی تێکەوت مادام بۆ منی ئەکڕێ لە تۆ ئەوە ڕیبایە. بەڵام ئەگەر ئەو خوشکە بە ڕێزەمان بێت ئەم سیارە بۆ خۆی بکڕێت دوایی بیفرۆشێتەوە من تۆ لە تەرەف بچیتە دەرەوە ئەوە کێشەیەکی نییە. بەڵام ئەگەر بۆ منی بکڕێ ینی کە لە تۆی کڕیتر واجبە من هەڵیگرمەوە ئەمە دروست نییە. ئەمڕۆ لە بازاڕەکانی ئێمەدا ئەم هەموو خەڵکە ئیفلاسەکات ئەخر ڕۆژانە خەڵکی ئیفلاسەکات مامۆستا هەمووی هۆکاریەوە تەرەفی سێمیان بەشێک لە کۆمپانیەکان بانقی داناوە ئەڵ لە بانکەکە ئەو پارەیە بێنە و ئەو مامەڵێ بکانی ئەمە بێتە تەرەفی سێم شەخص نییە بۆ نمونە. ئەگەر بانقەکە بانقی معرەزەکە بێت هیچ کێشەیەکی نییە. بەڵام چۆن بانقی معرەزەکە یعنی مەسەلەن ئەم معرەزە ئەم پێشەنگەی سیارە بۆ خۆی مامەڵەی پارەی عادەتەن ئەچێتە بانقێکەوە ئەڵێ بچۆ لەو بانکە مامەڵە بکە پارە و ڕسومات و ئۆشتە لێوە بدە ینی خۆی وەری ناگرێ. ئەگەر هی ئەو بێت تەرەفی سێم نەبێ واتار تەرەفی دووەمە هیچ کێشەیەکی نییە. بەڵام ئەگەر تەرەفی سێم بوو ئەمڕۆ بەداخەوە هەندێک لە بانقەکان لەم شاری سلەیمانیە من ئاگادارم کە دێن سیارێک بۆ ئەوکڕن شتێک بۆ ئەوکڕن زیادا خەنە سەری بووی ئەمە ئامادەم تەرەفی سێمی تێکەوتو ئینسانی مسلمان خۆی لێ پارێزێ باش. مامۆستا شتێکتر لەو مامەڵەی بانقانە جاری وا هەیە گەنجێکەوێ ئیشێ بکات دوکانە بکات پێویستی بە قەرزێکە لە کەسوکار و خزم و کەسوکاری خۆی دەستی ناکەوێت ئەم قەرزە لە بانق ئەکا دوای ئەبێ بە زیادەوە ئەم قەرزە بداتەوە بە بانک ئایا ئەم حاڵەتی ناچاری ئەم کەسە ئەبێتە عوزر بۆ ئەوەی کە ئەم ڕیبای بۆ حەڵال بکە؟ وڵی طبعاً ئەمڕۆ بالفعل هەندێک بانقەیە هەندێک خەڵک بۆ کەسابەت پارادەنە شخصێک بۆ ئیشوکار بۆ مەشروعێک دوای زیادا خەنە سەری ئەمە یەقینن مادام ئەم پارەیە کە ئەیدا بە قەرز و زیادەیەک ئەخاتە سەری ئەوە ڕیبایە. كل قرض جر منفعة فهو الربا. هر قرزێک سوودێک ڕاکێشەوە ڕیبایە ئەوە یەقینن. بۆیە بانق بێ شخص بێ ڕیبایە. ضرورياتەکە کەوتۆ دەسەر جۆری ئینسانەکە من پێشم وایە تەسەوڕم لە کوردستانی خۆمانە ضرورياتێکی وان نەبێ کە ئینسان دەست بەرێ بۆ ڕیبە. چێ لە ئەوروپا هەندێ حاڵەتی تایبەت هەبێ فتوای بۆ درابێت لە ئەوروپا چونکە ئەوروپا حاڵەتێکی تایبەت ینی ئینسانێکە لە ئەوروپایە خزمێکی دەست ناکەی و قەرزی دێ بکە کەسێکی دەست ناکە هاوکاری بکە مەسەلەن لە شارێکە هەمووی ڕیبەویە وەنیە ئەو حاڵەتێکی تایبەتترە. بەڵام لە وڵاتی خۆماندا کەسێک جاری وایە هەر ئەوێ سیارەکەی بگۆڕە کاک ئێوە خانوەکەی بگۆڕە وەنیە ینی بۆ شتێکی زۆر تافی جاری وایە قەرزەکە. بۆیە من لەگەڵ ئەوەدا ئینسانی مسلمان بە هیچ جۆرێ پەنا نەبا بۆ ئەو جۆرانە بە هیچ جۆرێ پەنا نەبا بۆ ئەو جۆرە مامەڵانە پارەیەک بە قەرز بێنێ دوای زیادە بداتەوە ناحە بەڕاست. زۆر باشە زۆر سپاس دەکەی مامۆستا شاخەوانسیا مەسووری مامۆستایانی یەخوا بەخێربێ خۆی گەورە پاداشت باتەوە. سپاستان دەکەم. سەکان خوشمەوەسای بەڕێز عەزیزمانای زۆر سپاس. بەڵای عەزیزان ئەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا ببینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
کۆمەڵای عزیزان دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێت لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە ئەمڕۆ قسەکەین لەسەر ئەو پاڵنەرە کۆمەڵایەتیانەی کە وا لە کەسەکانی ناو کۆمەڵگەیەک کاپەنا بەرنەبەر تاوان یاخود هۆکارن بۆ زۆربوونی تاوان و کەمبوونی تاوان بە میوانداری زۆر بەڕێز پارێزەر بێستون سوورچی و هەروەها قوتابی دکتۆرا لە کۆمەڵناسی تاوانی. مامۆستا بێستون زۆر بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونە. مێ ئەو پرسم تاوان وەکەوەی کە ئێمە بیستومانە تاوان دیاردەیەکی حتمیە لە ناو کۆمەڵگەکانە ڕوو ئەدا، بەڵام ئایا پاڵنەرە کۆمەڵایەتیەکان و کارتێکەرە کۆمەڵایەتیەکان بەڕاستی کاریگەریانە بێ لەسەر زیاد و کەمبوونی تاوان؟ بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، دەستان خۆش بێ بۆ هەبژاردننی ئەم تەوەرە گرینگە. ڕاستی لەسەر سێ ئاز دەتوانین تەحدیدی ئەوە بکەین کە چۆن تاک بەرەو تاوانکاریان کردداری تاوان ئەنجامدان دەڕوات. لەسەر ئاستی تاکدا، لەسەر ئاستی خێزانداوە، لەسەر ئاستی ژینگە و کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. لەسەر هەرسێ ئاستەکە کۆمەڵە کۆکار هەن کەوا دەکات هەر تاچێک بەرەو ئەنجامدانی تاوان بڕوات. جا ڕەنگە ئەم هۆکارانە هۆکاری ئاسایی بن، ڕەنگە هۆکاری نائاسایی بن، ڕەنگە بەهۆی شێوازێک لە نەخۆشی یاخود ڕووداوێکی لە ناکاو یاخود تووشی سەدمە بوون یاخود لە ئاستی کۆمەلگاکە بە شێوەیەکی گشتی کۆمەڵە کۆکاری جیاواسن کە ئەگەر بچینە ناو وردەکاریەکەی دەتوانین زیاتر ڕوونی بکەینەوە. زۆر باشە مامۆستا بەگشتی کام تاوانانان کە بە تاوانی کۆمەڵایەتی باز دەکرێت و بوونەتەوەی کە لە نێو کۆمەلگادا کاریگەریان هەبێت، ئەگەر باز لە جۆرەکانی بکەین. ئەگەر باسی تاوانەکان بکەین، ئەو تاوانەکان بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک تاوانی ئەومان هەیە، ئەو تاوانە ئابوووریەکانمان هەیە کە پێشێلکردنی مافە ئابوووریەکانی بەرامبەرە یاخود پێشەلکردنی ژیان و سەلامەتی ژیانی تاکەکانی ترە کە ئێمە بە جینایات یاخود جەزائیات باسی دەکەین لە یاسادا، کەوا دەکات کە ژیانی کەسانی دەوروبەر بکەوێتە خەتەرەوە. ئەمە کۆمەڵە کۆکاری جیاواز وا دەکات کە ئەو کەسە بەرەو تاوانکاری بڕوات، بە تایبەتی لەسەر ئاستی تاک کە کۆمەڵە کۆکاری جیاوازەیە، بە تایبەتی ئەگەر هاتوو ئەو تاکە بە شێوەیەکی دروست لە خێزانەکەیەوە پەروەردەکردنیەکی دروست نەهاتێت بە هەستی بەرپرسیارێتەوە پەروەردە نەکرابێت، ئەو وا دەکات کە زیاتر نیازی ئەنجامدانی تاوانی هەیە، بە تایبەت ئەگەر هەست بکات کە لێپرسینەوە و ڕاپێچکردنیەکی یاسایی دروست بەرامبەریدا ئەنجام نادرێت، یاخود ڕەنگە بەهۆی بوونی ڕووداوێک کە کەسێک بەهۆی ڕووداوێکی لە ناکاو تووشی ئەوە بێت، تووشی سەدمە بێت، باری دەرونی تێک بچێت، بە شێوەیەکی گشتی دەرونی تاک کاریگەری لەسەر ئەنجامدانی تاوان هەیە، یاخود ڕەنگە بەهۆی خواردنەوەی مادە هۆشبەریەکان چ خواردن بێت چ خواردنەوەکان بێت، وا بکات کە تاکان بەرەو تاوانکردن بڕۆن. بە تایبەتی بە نمونە بە خواردنەوەی مادە هۆشبەرەکان کە کەسێک تا ڕادەیەک دەخواتەوە وا دەکات کە هۆشی لە دەست بدات یان بە شێوەیەکی گشتی بەشێکی هۆشی لە دەست بدات، وا دەکات بۆ نمونە لە ئەنجامی لێخوڕینی ئۆتۆمبیل بە شێوازێکی خێرایەکی یەکجار زۆر ئۆتۆمبیلەکە لێ بخڕێت کە ئەمە دوجار دەبێتە هەڕەشە بۆ سەر ژیانی خۆی و بۆ سەر ژیان و ماڵی کەسانی تر کە ئەوەش بە تاوان هەژمار کراوە. زۆر باش مامۆستا بێستون، ئێمە زۆر جار گوێبیستی ئەوە بین ئەڵێن فەقیری و دەوڵەمەندی هۆکارن بۆ زیابوون و یاخود کەمبوونی تاوان و ترێ لەو کۆمەڵگایانە یاخود لەو گەڕەکانەی کە فەقیریتە بڵاوە تاوانیشتە بڵاوە. ئەمە لە ڕووی زانستی کۆمەڵناسی تاوانیەوە تا چەندێکم خەمڵاندنە دروستە؟ بۆ خۆی بە شێوەیەکی گشتی تاوان لەسەر ئاستی هەژارەکان و دەوڵەمەندەکان ئەنجام دەدرێت و لەسەر ئاستی گەڕەکە هەژار نشینەکان و گەڕەکە دەوڵەمەند نشینەکان ئەنجام دەدرێت، لەبەرەوەی لەگەڵ دروستبوونی مرۆڤ تاوانیش سەری هەڵداوە و هیچ کۆمەلگایەک نییە تاوانی تێدا ئەنجام نەدرێت، لەبەرەوەی هەموو کۆمەلگایەک بەریەککەوتنی مافەکانی هەیە کە بەریەککەوتن دروست دەبێت لە ئەنجام ئەوە تاوانیش دروست دەبێت. بەڵام بە شێوەیەکی گشتی هەروەک لە لێکۆڵنەوەکانی ئەمیل دۆرکایمیشدا هاتووە، ئەوانەی کە هەژارترن زیاتر بە بەراورد بە دەوڵەمەندەکان بەرەو تاوانکردن دەڕۆن،
و لەو گەڕەکانی کە زیاتر هەژار نشینن لاساییکردنەوە زیاتر ڕوو دەدات لەوەی کە کەسێک تاوانێکی دیاریکرا و ئەنجام دەدات کەسی دووەم و سێم کە دەبینێت تاوان ئەنجام دەدات بیرکردنەوەی وا دەکات کە بیر لەو تاوانە بکاتەوە و بزانی ئەم تاوانە چۆن ئەنجام درا چۆن کەشف بوو سزایەکەی چۆن بوو هەموو ئەوانە وا دەکاتن بیرکردنەوەیەک فۆڵدەرێک لە مێشی بکرێتەوە دەربارەی ئەو تاوانکردنە جا ئەوە وا دەکاتن لە کاتی پێویست لە کاتی پێکدادانی لەگەڵ کەسانی دەوروبەر بەهۆی مافێکی ڕەنگە مافێکی مادی بێ لە ئەنجامی مامەڵەیەک کە نەتوانی بە شێوەیەکی یاسایی مافەکانی خۆی وەرگری بەتایبەت لە کۆمەلگا شەرقیانەی خۆمان کە بەڕاستی دادگان ناتوانانی بە شێوەیەکی دروست مافی تاکەکان بە 100% بپارێزی ئەوە دەکات خۆی لە بیری ئەوە دابێتن بەدەستی خۆی تۆڵی خۆی بکاتەوە یاخود خەرەبووی ئەو زیانانە بکاتەوە کە پێکەوتۆ لەلایەن کەسانی تر کە ئەمە وا دەکات کە جیاوازیەک بە بەراورد لەگەڵ نێوان دەوڵەمەندەکان و هەژارەکان زیاتر هەژارەکان بەرەو تاوانکردن بڕۆن. زۆر باشە مامۆستا عرف و عادەتە کۆمەڵایەتیەکان بۆ من لە نێو کۆمەلگای کوردیدا تا چەند گونە تەمای ئەوەی کە تاوانەکان زیاتر ببن بۆ نمونە لە نێو کۆمەلگای ئێمەدا ئەگەر برایەک خوشکەکەی هەڵەیە بکات خێرا لەبەر عرف و عادەتی و کۆمەلگایە کە ئیدی وا وێنەی دەکات کە حیان دەچێت یاخود دەبێتە هۆی لە کاداربوونی ئەو بنەماڵەیە دەست دەبات بۆ تاوانیەوەی کە خوشکەکەی بگژێت وەکو چۆن لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان ئەمانە تا چەند بوونە تەمایەوەی کە تاوانەکان زۆر زیاتر ببن. لە شێوازێک لە ڕێگەیەک لەلایەک دابوو نەریتەکان وا دەکات کە سنوورێک لە بۆ ئەنجامدانی تاوان دامنێت بۆچی بۆ خۆی هۆکاری ڕێخستنی سەرچاوی ڕێخستنی هەر تاچێک لە کۆمەلگا چەند هۆکارێکەیە یاسایە ئاینە دابوونەریتی کۆمەلگایەکەیە هەموو ئەوانە لە ڕێگەی دەستگا فەرمیەکانی وەکو دادگا و حکوومەت و لەگەر ڕێگەی دەستگاکانی تری وەکو مزگەوت وەکو خێزان وەکو قوتابخانە منداڵان لە منداڵیەوە پەروەردە دەکرێن تاکو گەورەبوون و لەسەری بە پرۆسی کۆمەڵایەتی بوون و فێربوون دەڕۆن. زۆر جاران بەهۆی بەهێزبوونی دابوونەریتێکی دیاری کراوە چکە لەبەرەوەی ئێمە کۆمەلگەی شەرقیەکان کۆمەلگەی جەماعین یعنی وەکو تاچێکی ئەوروپی نین کە تەنها مەسئولیەتەکە لەسەر خۆی بێ لە ئەنجامدانی تاوانێک لای من تەنها بەرپرسیار دەکە خۆی هەڵی دەگرێت لە ئەوروپا بەڵام لە لای ئێمە خێزانەکەشی خوشکبرایەکانیشی و تەنانەت عشیرەتەکەشی زۆر جاران ئەو بەرپرسیارێتە هەڵ دەگرێت کە کوڕی فلان خێزان تاوانی ئەنجام داوە دەبێتە شومێک دەبێتە عیبێک بەسەرەوەینترەوە زۆر جاران ئەم شومی و ئەم عیبە و ئەم دابوونەریتە وا دەکات کە مرۆڤەکان سنوورێک بۆ بەرەو تاوان بوونیان بڕۆن سنوورێکی مۆدا بنێ وا بکات لە ترسی خێزانەکەی لە ترسی بناوبانگ و سمعی خێزانەکەی تاوان ئەنجام نەدا لە بەرامبەریشدا ڕێژەیەک بەداخەوە ڕێژەیە لە ئەنجامی تۆغبوونی ئەم دابوونەریتانە وا دەکات لە ئەنجامدا بەشێک لە تاوانەکان ئەنجام دێت بە تایبەتی لە کوشتنی لەسەر شەرەف کە کچێک لە خێزانێک وا دەکات تاوانێک ئەنجامدات یاخود سەرپێچێکی کۆمەڵایەتی ئەنجام بدات وا دەکات کە کەس و کارەکەی برایەکەی دایکی باوکی نازانم کەس و ئامۆزایەکەی هەوڵ بدات بۆ خۆی لە پێناو گەڕانەوەی سومعی خێزانەکەی و عاشیرەتەکەی و بنەماڵەکەی خۆی تاوانێک ئەنجام بدات کە ئەمە لە ئەنجامی فراغی یاسایی دروستوە بەداخەوە ئەگەر یاسا بتوانێت ئەمە بە تەواتی کۆنتڕۆل بکات بە دڵنیاییەوەش خێزانەکە کوڕەکەی ئەو ماڵە باوکەکە بیر لە ئەنجامدانی تاوانێک ناکاتەوە بەدەستی خۆی لەبەرەوەی یاسا و دادگاکان قۆناغی پێشکەوتووی مرۆڤەکانن مرۆڤ لە ڕابردوودا لە مرۆڤە سەرەتاییەکان بۆ خۆیان تۆڵی خۆیان دەکردەوە بۆ خۆیان کێشەکانیان نێگلا دەکردەوە بەڵام دواتر لە قۆناغی دواتر خێزان و بنەماڵە و عشیرەت و ئاغا ئەوان کێشەکانیان نێگلا دەکردەوە بەڵام لە قۆناغ هەرم تەتەوڕەکەی ئەوەیە کە دەوڵەت و دادگا ئەم کێشان نێگلا دەکاتەوە پێویست ناکات کە تاک لەسەر ئاستی تاک بچێ هەڵسێ کێشەکان بۆ خۆی یەکلا بکاتەوە و تۆڵەی بەدەستی خۆی بکاتەوە. زۆر باشە مامۆستا بێستون ئێمە ئەگەر کەسێکمان هەبێ لە ژینگەیەکە بێت پاڵنەری کۆمەڵایەتی زۆر بێ بۆ ئەنجامدانی تاوان مەسەرەن لە خێزانێکە هیچ بەهایەکی تیانە ماوە لە مؤسسەیەکە ئیشەکە نەعادالەتی تایە جیاوازی لە بینی کارمەندەکانی ناو ئەو دامەزراوەیە کرێت ئایا ئەم کەسە چۆن خۆی ڕابێنێت تاوکو
ڕوبەڕووی ئەو شەپۆلە بێتەوە کە لە هەموو ڕوویەکەوە هانی ئەدا بۆ ئەنجامدانی تاوان. گرنگترین خاڵ بۆ ئەم بابەتەیە گرنگترین خاڵ پەروەردەی تاکەکەیە لە سەرەتاوە هەروەکو ئەوەی کە سیگمۆن فڕۆید باسی دەکات بە تایبەتی 5 ساڵی سەرەتا کە لە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوون منداڵ لە کائینێکی مادی کائینێکی دەکرێت بە کائینێکی ئیجتیماعی فێری ئەوە دەکرێت کە ئەمە تاوانە ئەمە بەرپرسیارەتی ئەمە پێشەکەنی مافی بەرامبەرە ئەوە ئەم شتە عیبە ئەم شتە باشە ئەم شتە ڕێزی لێ گیراوە ئەم شتە زەم کراوە بە تایبەتی لە خێزاندا ئەگەر هاتوو ئەو تاکە لە خێزاندا لە سەرەتاوە بە شێوازێکی دروست پەروەردەکرا و هەستی بەرپرسیارەتی لەلای ڕوێنرا ئەووا دەکات ئەو مرۆڤ لە غیابی حکوومەت لە غیابی یاسا لە غیابی کەسانی تر بیر لە تاوانکردن نەکاتەوە بۆچی بۆ خۆی بەرپرسیارەتەکەی وا لەلا دروست بووە لە سەرەتاوە کە ئەمە پێشەکەنی مافی بەرامبەرەکێتی کە ئەم شتەیە ناکرێت ئەم شتە نایاساییە ئەم شتەیە عیبە ئەم شتە ئەموو ئەوانە وا دەکات کە مرۆڤێکی پەروەردەیەکی دروست کرابێت وا دەکات بۆ خۆی بتوانێت بەش وەکو مرۆڤێکی سەلامەت وەکو مرۆڤێکی کە مافی خۆی پەیڕە دەکات و مافی ئەوانی تر پێشێڵ ناکات مرۆڤێکی سەلامەت مرۆڤێکی دروست لە کۆمەلگاکە پەروەردە بکات بەدڵنیایەوە هەموو کۆمەلگایەک ڕێژەیەک لە نەعەدالەتی تێدایە هەموو کۆمەلگایەک ڕێژەیەک لە تاوانکردنی تێدایە بەڵام ئەوە دەگرێتەوە بۆ سەرچاوی ئەو دەستگانەی کە مرۆڤەکان پەروەردەکەن لەو کۆمەلگایە کە بریتین لە مزگەوت و خێزان و قوتابخانە وا دەستگایەکانی تری کۆمەلگای مەدەنی ڕاگەیاندن هەموو ئەوانە وا دەکات کە مرۆڤ پەروەردە بکات لە بەرامبەردا ئەگەر هاتوو پێشەلکاریەک و لادانێک هەبوو لە یاسا چێ ئەوە سنوورێکی بۆ دادنێت دادگاکان و سزایە کە وا دەکات کە ئەو مرۆڤ بجێڕێتەوە لە تاوانکردن چکە ئێمە دەزانین تاوانکردن بریتە لە هەر شتێک هەر کردارێک هەر هەڵوێشێک کە یاسا فەرزی کردووە بیکەین یاخود نەیکەین پێچەوانە جوولانەوە لەگەر ئەو دەقە یاساییانە وە سزایەکی بۆ دادەنرێت ئەو وا دەکاتن کە ئەو مرۆڤ بیر لەوە بکاتەوە کە سزایەکەیە بۆ نمونە ئەگەر باسی خێزانێک بکەین کە خێزانێکی دروست و بە پەروەردەیەکی دروست منداڵەکانی خۆیان پەروەردە کردووە و لە بەرامبەردا خێزانێکی شپرزە کە کێشە کۆمەڵاتەکانی ناوخۆیان کێشەکانی نێوان خێز دایک و باوکەکەی و هەموو ڕۆژێ دەمەقاڵە ئەووا دەکات ئەو منداڵە بە شێوەیەکی ڕۆژانە گوێبیستی ئەوە بێت کە چۆن دایکی مناقەشە دەکات چۆن باوکی دایکەکەی دەشتێتەوە چۆن لێی دەدات چۆن تۆڵی خۆی لێ دەکاتەوە هەمووە دەکات لەلا شعوری ئەو منداڵە لە دەرونی ئەو منداڵە تاک و گەورە دەبێت بیر دەکاتەوە بە هەمان میکانیزم بڕوە یعنی تەوەقع دەکەن ئەو منداڵەی کە بە منداڵیەوە لە خێزانەکە کێشە و ناکۆچی هەبووە کاریگەری بەسەر خێزانی داهاتوودا دەبێت ئەو منداڵەکە گەورە دەبێت خێزانێک پێک دێنێت بە هەمان شێوە بە هەمان قۆناغدا دەڕوە بە عکسەکەشەوە ئەو خێزانێک کە بە پەروەردەیەکی دروست دەڕوە لەسەر ئاست لەسەر بنەمای ڕێزگرتن منداڵەکان لەگەڵ دایک و باوکیان مامەڵە دەکەن دایکەکە لەگەڵ باوکەکە بە ڕێز و احترامەوە مامەڵە لەگەڵ دەکەن ئەو ئەزمونە دەگوازرێتەوە بۆ خێزانی ئەو منداڵەی کە گەورە دەبێت ئەو دایکە ئەو کچێکە لەو ماڵێت پاش 15 ساڵی تر پاش 20 ساڵی تر دەبێت بەدایک کاریگەری بەسەر خێزانە نوێیەکەدا دەبێت بۆ زۆر گرینگە کە لەسەر ئاستی خێزان بە هەمان شێوە لە ئاست قوتابخانەکان پێویستیان بەوە هەیە کە مامۆستایان بە شێوەیەکی جگە لە زانستەکە پەروەردەیەکی دروستی منداڵەکانیش بکەن بە شێوەیە کە لەسەر ئاستی لەسەر بنەمای ڕێزگرتن و لەسەر ئاست بنەمای بەرپرسیارەتی تاک پەروەردەیان بکەن بە هەمان شێوە لە مزگەوتەکانەوە کە خەڵک پەروەردە دەکرێت کە ئەم شتە حرامە نابێ ئەنجام بدرێت لەبەرەوەی ئەگەر لە دنیاش دادگاکان لە سزای دادگاکان لە سزای یاساکان تێپەڕی بتوانین خۆت دەرباز بکەیت لەو دنیا خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە بۆیە ئەمە کاریگەریەکی زۆری دەبێت خۆ ئەگەر ئەم هۆکارە ئەم دەستگانە نەیانتوانی ئەم تاکە بە شێوە دروستە پەروەردە بکەن یاخود لە حاڵەتێکی لە ناکاو تاچێک بەرەو تاوانکردن ڕۆیشت ئەوە پێویست دەکات دەستگا فەرمیەکانی وەکو دادگا و سزاکان سنوورێک بۆ ئەمە دابنێن چکە کە کەسێک تاوان ئەنجام دەدات سزا دەدرێت یەک ئەم کەسە لە خراپەی ئەم کەسە لە کۆمەلگاکە دوو دەخرێتە بند و دەکرێت بە پند و دەکرێتە هۆکارێک بۆ ئەوەی کەسانی دریژ بیر لەوە نەکەنەوە تاوان ئەنجام بدەن
زۆر باش بەڵام بەداخەوە ئێمە تاکو ئێستا لەسەر ئاستە ئاینیەکەی لەسەر ئاستە پەروەردەیەکە ڕادێکی باشە بەڵام لەسەر ئاستە دادگایەکەم بەداخەوە لاوازیەکەیە. زۆر باشە مامۆستا یەکێکی دیکە دەتوانین بڵین لەو پاڵنەرە کۆمەڵایەتیانە کە زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی تاوان پرۆسی هاوسەرگیریە لە نێو کۆمەلگای ئێمەدا بۆ نمونە کوڕکچێکتریان بەدڵە بەڵام خێزانەکان ڕێگر دەبنەوەی کە ئەم کوڕکچە بەیەک بگەن زۆر جار ئەمە تاوانی لێ دەکەوێتەوە و زۆر حاڵەتمان بینیوە کە بۆتە هۆی خۆکوشتنی ئەو کوڕگەنج ئەو کوڕکچە ئەمانە تا چەند گرنگن بەرچاو بگیرن و هۆشیاری دایکان و باوکان خێزانەکان تا چەند دەبێتەوەی کە ئاگاداری ئەم بابەتە بن بۆی کە نەبێتە هۆی تاوانی کوشتن لەم نێوەندەدا. ئەمە سەرەتای دروستی و پەروەردە دروستی و ڕێکی کۆمەلگایە کە خێزانێک دروست دەبێت بۆیە پێویستی بە بنەمایەکی دروستێ بۆی ئەو خێزانە لەسەری دروست بێت. بۆ خۆی بەپێی یاسا هەر کەسێک ڕێگر بێ لە شوکردن یاخود هێنانی کەسێکی تر یاخود نێڵی شووی پێ بکە یاخود بە زۆر پێ بەسەری داپسە پێێنێتن کە دەبێت فلان کچ بێنێ یاخود شوو بە فلان کوڕ بکەیت ئەمە پێی یاسا تاوانە تەمان سزای بۆ دانراوە لە یاسا باری کەسی باسی کراوە چکەوە زۆر لێکردنی تدایەک لە شتێک کە دەبێت بە ڕەزامەندی 100% ئەنجام بدرێت. بەڵام نزمی ئاستی هۆشیاری زۆر جاران وا دەکات کە دایکەکە یاخود باوکەکە بچێتە شوێنی ئەو کەسەی بە تەمای پرۆسی هاوسەرگیریە ئەو وا دەکات لە جیاتی ئەو بیر بکاتەوە و لە جیاتی ئەو بڕیار بدات بۆیە ئەو کە بەداخەوە ینی وەکو ئەوەی کە ئیمامی عەلی باز دەکات هەر کەسێک بۆ ژیان و سەردەمی خۆی دروست بووە. زۆری بیرکردنەوەی من لەگەڵ دایک و باوکم جیاوازە ئەو بە شێوازێک بیر دەکاتەوە لەبەر کۆمەلگاکەمان گۆڕاوە ئەو لە کۆمەلگایەکی تر لە ژینگەیەکی تر بە هەمان شێوە بیرکردنەوەی منداڵەکەی منیش لەگەڵ من جیاوازە. جا لە ئەنجامی پێکدادانی ئەجیالەکان نەوەکان لەگەڵ یەکتری لە ئەنجامی جیاوازی دابوو نەریتەکان وا دەکات کە زۆر جاران سەر بچێشێ بۆ تاوانکردن. ئێمە شێوازی ئەنجامدانی هاوسەرگیری لە 50 ساڵ یان 20 ساڵ لەمەوبەر تا لەگەڵ ئێستا زۆر جیاوازە. جا هەندێک خێزان هەیە تەقبولی ئەوە دەکات و دەیوێت لە چوارچێوێکی دروست لە چوارچێوە شەرعیەکە و دابوونەریتەکە بمێنێتەوە و هەندێکی هەیە تەقبولی ناکات. زۆر جار ئەمە بۆ بە تاوانکردن کۆتایی دێتن ئەنجامی ئەوەی کە شووی پێ نەکردووە. من بۆ خۆم مانجی ڕابرد و قەزیەکی وام هەبووە کەسێک بەتەمای کەسێک ڕوپیان نەداوە دوجار شووی کردووە بە کەسێشتر تەدەخڵاتی ئەو کەسێک کە کچەکەی پێ نەدراوە وای کردووە خێزانی دووەم کە پێک هاتووە تا ڕادەی هەڵوەشانەوە بڕوە تا ڕادەی کە ژیانیان لێتاڵ بکات. ئەوە لە ئەنجامی هەڵەیەک کە باوکەکە ئەنجامی داوە لە ئەنجامی هەڵەیەک کە کوڕەکە ئەنجامی داوە. بۆیە پێویستە هۆشیاری با بڵێن یاسایی و هۆشیاری کۆمەڵایەتی تاکەکان تا ئەو ڕادەیە بەرز بکرێتەوە کە بتوانن ئەمانەت بە شێوەیەکی دروست ڕێک بخەن. باشە کاک بەستون یەکێک تر لەوانی کە زۆر کاتجیاوازی کۆمەڵایەتی دروستەکە بریتە لە بوونیەوەی کە کۆمەڵی کەسمان هەیە ئێمە لەناو کۆمەلگا جیاوازەکانە لە شارەکان نیشتەجێن هەیە لە لادەکانان نیشتەجێن. ئەم جیاوازی ژینگەیە نابێتە هۆی ئەوەی کە جیاوازی ئاستی دروستبوونی تاوان لە ناو کۆمەلگاکانە جیاوازی دروستکە یاخود ئەوەی هیچ کاریگەریەک دروست ناکە. گۆڕانی ژینگە و لە شارەکان و لادەیەکان تەنانەت لە گەڕەکەکانیش کاریگەری بەسەر ڕێژەی تاوانکردن هەیە. وەکەوەی کە لە توێژنەوەکان دەرکەوتووە لە شارەکان زیاتر تاوان ئەنجام درێت بە چاوپۆشی لەوەی کە ڕێژەی دانیشتوان زۆرە بەڵام بە شێوەیەکی گشتی تاوان زیاتر لە شارەکان ئەنجام درێت تا لادەیەکان. بۆچی؟ یەک لە شارەکان خەڵک کەمتر یەکتر دەناسێ و پەیوەندی کۆمەڵایەتەکان لاوازترن و مافەکان زیاتر بەبەر یەک دەکەون و هەبوونی تیجارەت و بازرگانی و ئیش و کارێکی زیاتر وا دەکات کە مافەکان زیاتر بەبەر یەک بکەون زیاتر دژەبەری و ڕقابەری دروست ببێت. لە بەرامبەردا لە لادەیەکاندا بەهۆی ئەبوونی پەیوەندیی کۆمەڵاتی پتە و لە لادەیەکە ڕەنگە 50 ماڵ بێ ڕەنگە 100 ماڵ بێ 20 ماڵە زۆربیان کەسوکاری یەکترن یان ئامۆزایەتی یاخود ناسیارەتی یاخود
هەموو ئەوانە وا دەکات کە ئەو کەسە جگە لە یاساییەکەی جگە لە ڕۆی یاساییەکەی جگە لە ڕەدعا ئاینەکە و ئیمانیەکە ڕەدعێکی تریش دروست دەبێت کە بریتە لە لایەنە کۆمەڵایەتیەکەی لایەنە کۆمەڵاتێکە کە پێعیب بە تاوان ئەنجامدا بەرامبەر ئامۆزاکەی پێعیب دەبێ لەبەرچی لەبەرەوەی ئەم کۆمەلگەی بچووکەی کە لە لادەکاندا هەیە وا دەکاتن جگە لە سزای یاساییەکەی سزایشتری بێتەوە سەر ئەویش ئەوەیە کە فلان کەس تاوانی بەرامبەر ئامۆزاکەی خۆی ئەنجامداوە کۆمەلگاکە سەرکۆنەی دەکات باشە ئەو سەرکۆنەکردن زۆر جاران وا دەکات کە ئەو مرۆڤ لە ترسی ئەو سەرکۆنەکردن لە ترسی ئەو عیبەیە تاوانەکەی ئەندام نەداتن ئەمە جگە لەوەی کە مافەکان کەمتر لە لادیەکان پێکدادان هەیە بە بەراورد بە شارەکان لادیەکان تاوانیان کەمتر تێدا ئەنجام دەدرێت زۆر باشە مامۆستا زۆر جار تاوان ئەنجام دەدرێت بەهۆی ئەوەی کە متمانە لە نێوان دوو کەسدا هەیە کە مەژە بابەتی کۆمەڵایەتیەوە بابەتی ئابووریشە تا ڕادەیەک پێدانی قەرزە مەسەلەن تا چەند گرنگە کەسێک کە پارێک دەداتە کەسێکی دیکە ینی بوونی گرێبەستێک هەبێت لە نێوانیاندا ئەگەر یاسایی بێت زۆ باشترە بێت بۆی کە دوجار ئەمە سەر نەکێشت بۆ تاوان و پەنابەرن نەبەر کۆمەڵێشتی دیکە کە زۆر جار دڵنیان خۆش ئاگاداری لەم بابەتانەدا قەزی بەڵێ قەزیە زۆر گەورە ڕوویداوە ڕاستە زۆر جاران ئەوەی کە باسمان کرد تا ئەو ڕادەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز بێ ئەنجامدانی تاوان کەمتر دەبێتەوە بەڵام زۆرێک لە تاوانەکان هەیە لە ئەنجامی بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێزبوونی پەیوەندی کەسیەکان دروست دەبێت وەکەوەی کە جەنابەت ئیشارەت پێکرد لە ئەنجامی ئەوەی کە من و تۆ مامەڵە دەکەین لە کارگەیەک لە کۆمپانیایەک لە شوێنێک لە ئەنجامی ئەوەی کە متمانەکەی نێوانمان لە ڕاددە بە دەربەرزە ئەو وا دەکات کە من ئەگەر هاتو بە پەروەردەیش دروست نهات بووم وا دەکات کە من ئیستیقلالی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە و پەیوەندی دروستی نێوان خۆمان بکەین بۆ نمونە من و تۆ لە کارگەیەکین لە ئەنجامی ئەوەی کە تۆ متمانەی سەتاسەتت بە من هەیە منت کردووە بە مدیری حساباتی ئەم کۆمپانیا لە ئەنجامی کە زۆر سیقەت بە من هەیە متمانەیەکی تا ڕاددە بەدەر بە منت هەیە من وا دەکەم ڕۆژانە یاخود مانگانە بەشێک لەو پارەی کە ئەو کۆمپانیە کە لە بەردەستمەوە بتوانم بۆ خۆمی گڵ بدەمەوە کەمە بپێ یاسا تاوانە تەوان لەبەرەوەی تۆش زۆر متمانەت بە من هەیە نای ڕۆژانە لە من بپێچیەوە ئەم شتێتی لێ کرد ئەم پارەیەتی لێ هات ئەمە چی لێ هات ئەمە چی لێ هات بەداخەوە کۆمەلگەی ئێمەش تاکو ئێستاکە تەنانە من بە حکمی کاری پارێزەرایەتی زۆر جاران دەبینم مامەڵەی زۆر زەخم کە جاروبار دەگات بە ملیارەها دۆلار یعنی بەبێ هەبوونی گرێبەستێکی دیاری کراوە بەبێ هەبوونی کۆنووسێک بەبێ هەبوونی وەرەقەیەک ئەنجام دەدرێت دا دەفتەر بدە بە فلان کەس 5 دەفتەری لێ وەرگرا ئەو 5 دەفتەرە ببە لۆ فلان ئەو 5 دەرە بدە ئەو شتە بکڕا بێ ئەوەی وەستێکی دیاری کراوە هەبێت ئەمە ڕێخۆش دەکات بۆ ئەوەی کە کەسەکە بیر لەوە بکاتەوە بەشێک لەو پارانە گەندەڵی تیا بکە تاوان تێدا ئەنجام بدە من بۆ خۆم 3 ساڵ لەمەوبەر شتێکی وام هەبوو لە هەولێر دوو کۆمپانیەکە مامەڵیان لەگەڵ یەکتری کردبوو لە ئەنجامی بابوونی متمانەیەکێک جار بەرز لە نێوان خاوەنی هەردوو کۆمپانیەکە وەرەقەیەکی سپی پێدا بوو تەوقیعی بۆ کردبوو فەرموو ئەم وەرەقەیە لای تو بەگەر کارێکت هەبوو ئەوە تەوقیعی منی لەسەرە بۆ خۆت وەرەقەکە بنووسە چی ویست بینوسە بۆ ئەوی بۆ فەرمانگەکان بۆ دائیرەکان پێویست بوو بینوسە ئەو کەسی دووەمە ئیستیقلالی ئەو وەرەقە سپی ئەو تەوقیعی کردبوو چوو لەسەری نووسی بوو من فلانی کوڕی فلان بڕی پارەی ئەوەندە ملیار دینارە قەرزاری فلانم تەوقیعی ویشی لەسەرە تاوەکو ئێستا تەوان کەیسەکە لە دادگام ماوە ئەوە ئیستیقلالی ئەو متمانەیە کە لە نێوان دوو کەسدا هەیە کەواتە هەمومان باەوە حەزەر وەرگین لە متمانەکانمانە سنوور نەبەزێنین بەرامبەر هیچ کەسێ مامۆستا بێستون زیادبوونی داواکاریەکانی ژیان و پێشکەوتنی سەردەمەکە وای نەکردووە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵ ببنەوانە لە نێوان ئێمە و خزم و کەس و کار و هاوڕە و دۆست و ناسیاوەکانمانە و ئەگەری دروستبوونی تاوان زیاتر ببێ بەدڵنیاییەوە شێوازی ژیانکردن زۆر گۆڕاوە و ئالۆز بووە و پێداویستەکان و داواکاریەکان زۆر قڕز بوون ئەمە پێویستی بەوە دەکات کە کاری زیاتر بکرێت وە کەسابەتی زیاتر بکرێت بۆی ئەو پێداویستیانە پڕ بکرێتەوە لە ئەنجامی ئەوە کە پێداویستەکان زیاد بووە ئەگەر ماڵێکی ئاسایی وەربگرین 20 ساڵ لەمەوبەر پێویستی بەوە نەبووە
کارتی مۆبایلی هەبێ پێویستی بۆ ئەمە نەبووە کە 2 ساڵ جارێک ساڵێک جارێک مۆبایلەکەی بگۆڕێ پێویستی بە کارتی ئینتەرنێت نەبووە پێویستی بە گۆڕینی ناوماڵەکە نەبوو تا ڕادەیەکە ئێستا کە ئێمە پەیڕەوی لێ دەکەین پێویستی بەوە نەبووە ئەو هەموو پێداویستیە ڕەنگە لە کۆڵانێک کە 50 ماڵ بوو بێ ڕەنگە 4 سیارە 5 سیارێتی هەبوو ئێستا کە هەر ماڵێک سیارێشتەیە ئەگەر دوان وسییانیتیانە بێ هەموو ئەو پێداویستیانە وای کردووە کە مرۆڤ زیاتر ماندوو بێ زیاتر هەوڵ بدا بۆ ئەوەی کە پێداویستەکانی خۆی پڕکاتەوە ئەو هەوڵدان و ماندووبوونەی زیاترە وا دەکات لەسەر حسابی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێ ئەمە لەلایە کە پەیوەندی کۆمەڵەتەکان لاواز دەبێت ئەمە یەک دوو هەندێک جاریش تا ڕادەی ئەو ڕادەیە مرۆڤەکە هەوڵ دەدات کاری ناسای ئەنجامدا تەنها لە پێناوی ئەوەی کە زیاتر دەوڵەمەند بێت زووتر دەوڵەمەند بێت تەنانەت نەعەدالەتی کۆمەڵایەتیش وا دەکات بە نمونە من لەگەڵ دراوسەیەکەم لە یەک گەڕەچین لە یەک ئاستی کۆمەڵایەتی و ئابووریدان بەڵام دەبینم لە ناکاوێک دراوسەیەکەم ماوەی 6 مانگ بە ماوەی ساڵێک 2 ساڵ پێکە کۆمەڵایەتەکەی لە ئاست یان شتێکی چاوەڕوان نەکرا و بەرز دەبێتەوە بە شێوازێک هەبوونی لاقەیەکی لەگەڵ بەرپرسێک لەگەڵ پرۆژەیەک لەگەڵ کارێک وا دەکات کەمە بە شێوازێکی نە ئاسایی دەوڵەمەند بێت ئەم نە ئاسایی دەوڵەمەند کاریگەری بەسەر دەرونی من دەبێت کە منیش بیر لەوە بکەمەوە چۆن بتوانم بە هەمان شێوەی هاوسەکەم دەوڵەمەند ببم جا ئەگەر توانی بە ڕێگەی یاسایەکان بیکەم ئەوە باشە بەڵام ئەگەر هاتوو نەمتوانی بۆ ڕێگەی یاسایانە ئەنجامی بدەم دەوڵەمەند بم وا دەکات کە ئەگەر پەروەردەیەش دروست نەبێ وا بکە سەر بچێشی بۆ تاوانکردن بە شێوازێکی نایاسایی بتوانێت بە زووترین کات بگات بە زۆرترین پارە بگات بە زۆرترین داهات کە ئەمە بەداخەوە لە ئەنجامی نەعەدالەتی کۆمەڵایەتی و ئابوووریەکانی کۆمەلگا سەر هەڵدەدا باشەوەم سابێستون باسیەوەمان کرد کە بەگشتی کارتێکەرە کۆمەڵایەتەکان کاریگەریان هەیە لەسەر زیادبوون و دروستبوونی تاوان ئیتر هەر لە بارودۆخ خێزانەکانەوە بیگرێتە ئاگاتە سەقامگیری کۆمەڵگا و ئاستی فەقیری و هەژاری و هەروەها هەبوونی دادوەری کۆمەڵایەتی بەڵام ئەمێ ئەوە بزانم ئێوەکو پارێزەر لە دادگاکانە کاتێک کەسێک تاوانێک ئەنجامەدا ئەگەر ئەم کەسە خاوەنی هەموو ئەم تایبەتمەندیانە بە یاخود هەموو ئەم کارتێکەرە کۆمەڵایەتیانە هانیاندا بێ بۆ ئەنجامدانی تاوانە کە دادگاکان هیچ پێی وەرئەگرن یاخود لە کاتی دیاریکردنی سزایە سزاکەی بەهۆی هەبوونی ئەم کارتێکەرە کۆمەڵایەتیانەوە بۆ کەمەکرێتەوە یاخود بێتاوان دەرەچێت لە کاتی ئەنجامدانی کارێکی لەو جۆرەیە نەخێر لە سزا دەربازی نابێ بەڵام دادگا بە دڵنیاییەوە سەیری بار و دۆخ و کۆمەڵایەتەکەی ئەو تاکە دەکات ئایا ئەو کەسێک تاوانەکەی ئەنجام داوە سابقی هەیە یعنی هیچ جاری تر تاوانی ئەنجام داوە چونکە ئەگەر جارێک تر سزا درابێ بە دڵنیاوە سزای دووەمیان قورستر دەبێت ئەمە یەک دوو سەیری بارودۆخی ئەو کەسە دەکرێت ئایا گەنجە و خێزانی لە ئەستۆدا یاخودنا یاخود ئەو تاوانی ئەنجامی داوە لەگەڵ بەرامبەرەکەی ئەو کەسێک کە تاوانی بەرامبەر ئەنجام درراوە سڵح کراوە و ئاشتاوای کۆمەڵای ئەنجام درراوە یاخودنا هەموو ئەوانە وا دەکات کە دادوەر لە کاتی سیرکردنی کەیسەکەی چکە بە پێی یاسا هەر تاوانێک سزایەکی دیاریکراوی هەیە بەڵام سزا دیاریکراوەکە چۆنە بۆ نمونە دەڵێ تاوانی دیاریکراوی فلان سزاکەی بریتە لە 3 تاوەکو 7 ساڵ دادگا بە پێی قەنەعاتی خۆی بە پێی هەڵسەنگاندنی بارودۆخی ئەو تاکە ڕەنگە 5 ساڵەکەی بۆ دابنێت ڕەنگە 6 بۆ دابنێت ڕەنگە 7ەکەی بۆ دابنێت بۆیە ئەو هەڵسەنگانە بۆ بارودۆخی ئەو تاکە دەکرێت بەڵام لە هیچ حاڵەتێک بیانووی ئەوەی بۆ ناهێنرێتەوە لەبەرەوەی ئەوە دەرونی تەواو نەبووە لەبەرەوەی ئەوە دایکی مردووە لەبەر ئەوە تووشی نەخۆشەشی دەرونی بووە لە سزا دەرباز بێ هیچ سزایەکی بۆ نەدرێت بەڵام حسابی ئەوەش دەکرێتن لە کاتی ئەنجام دانەکەی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک بێستون سوورچی پارێزەر کە لە هەولێرە و میوانی بەرنامەکەمان بوو سپاس بۆم دەرفەتەکە بە ئێمەت بەخشی سپاس بۆ ئامادەبوونە کاک بێستون وڵای عزیزانم ئەندازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو بە ئومێدێک کە کۆتایی هەفتەتان پڕ بێ لە خێر و بەرەکەتە تا ڕۆژی شەمە بە خزمەتی ئێوە دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خۆتان لەگەڵ